خی گەورە و هێوان سڵای خواتان لەبێ بینەرانی ئێمە لە شوێنێک و بینەرمانن خۆشحاڵین لە ڕۆژێکی نوێ لەگەڵ ئێوەداین بۆ پێشکەشکردنی کۆمەڵێک وەرگە و بابەت کە هیوادارین بەدڵی ئێوە بێت و بتوانین سوود لە تەوەرەکانمان ببینن و بەدڵ و دەرونێکی ئارامەوە لەگەڵمان بن. بەڵێ بەناوی خوای گەورە و میهرەبان بینەرانی عەزیز هەم کاتتان باش ئاسوودە و کامەران و بەختەوەر بن لە پرۆگرامێکی نوێ لە پەیامی ڕۆژ لە خزمەتتانین بە کۆمەڵێک بەرگە و بابەتی جیاواز. ئەمڕۆژ لە بەشی یەکەمی پرۆگرامەکەمانە باس لە ئەزموونی خانمێگەکەین لە گەشتی عەمرەیە بزانین لە ماوەی ڕابردووی کارکردنەکانیان لەوێ چۆن کارەکانی ڕاپەڕاندووە و هەروەها چۆن دەستی کردووە بە ئەنجامدانی ئەم کارە زیاتر گفتوگۆ لەو بارەوە لەگەڵ میوانەکەمان دەکەین. بەڵێ ئەزیزان تەورێکی تێشمان تایبەتە بە کوردانی تاراوگە دەپرسین ئاخۆ گیر و گرفتەکانی ئەوان چی خۆشبەختانە من لە پەیامی ڕۆژەوە هەمیشە بەشێک بووە لە تەوەرەکانمان و توانیمانە جار بەجار میوانداری ئەوان بکەین و وەکو بەشێک لە بەرنامەکەی خۆمان ئەمڕۆژ دەمانەوێت بپرسین ئاخۆ گیر و گرفتەکانی ئەوان چۆنە و بارودۆخی کوردانی ئەوێ لە ئێستادا چۆنە و تا چەندێک گرنگە کە لایەنەکانی ئێرە پەیوەندیان هەبێ بەوانەوە و کارێک بۆ کوردانی ئەوێ بکەن بەتایبەتیش کە ئێستا بینین کەسانێکی زۆر لەوێن و بەوەستی ئیقامە لەوێ دانیشتون بۆیە ئەمڕۆ باس لەو گیر و گرفتاناکەین و لەگەڵماندا بن کۆمەڵێک بابەتی تریشمان هەیە هەر تاواکەی ئەو تەوەرانی کە ئەمڕۆ هەمانە دواتر پێشکەشتانیەکەین. بەڵێ زان دەستپێکیش دەچینە لای پێشبینیەکانی کەشوها و بە دیاریکراویش پلەکانی گەرمایە لە شار و شارەشەکانی هەرێمی کوردستان بزانین گۆڕانکاری لە پلەکانی گەرما لە شارەکان چۆن ڕوویداوە ئایا پلەکانی گەرما کەمێک دابەزینیان بخۆیانەوە بینیوە بینێت بێت. دووبارە سڵاوتان لەبێ ئازیزان لە تەوەری یەکەمی ئەمڕۆماندا باس لە خاتونێک دەکەین کە خاوەنکاری خۆیەتی و یەکێکە لەو ڕێبەرە گەشتیارانەی کە هەوڵاتیان دەبات بۆ گەشتی عەمرە و ئەزموونێکی هەیە و بۆ پێی کە خاتونێکە لەم بوارەدا کاری کردووە ڕەنگە لای زۆربمان نامۆ بێت کەمتر خانمان ئەم کارە دەکەن و توانیویان ئەزموونێکیان لەم بوارەیە هەبێ بۆیە ئەمڕۆ باس لەوە دەکەین کە خاتون نازەنین تا چەندێک کاری کردووە و توانیوێتی شارەزا بێت و هاوکاری ئەو هەوڵاتیانە بێت کە ڕێبەریان دەکات بۆ گەشتی عەمرە و تا چەندێک پێویستە پامبند بێ بۆ ڕێنماییانەی کە هەیە و با بڵێن زانستێکی ئیسلامیشی هەبێ لەوێ کە ڕێنوێنی گەشتیارانی پێ بکە. ئەمڕۆ باس لەم تەورەیە دەکەین لەگەڵ بەڕێزیان کە لێرە ئامادەن ئەویش خاتون نازەنین کەریمە خاوەنکار. خاتون نازەنین بەخێر بێ سپاس حاجی
نازنین دەکرێت بینەوەنی بەخێر بێنێ. بەڵێ سەلامەت ژیاخوا. ئەزمموی بەڕێستان لە کێک و دەستان کرد بەم کارە و ئایا سەرەتا نامۆ نەبوو وەکو خاتونێک کە دەستان پێکرد؟ من خۆم ناوم نازەنین کەریم فەقێ مەحموودە. بەڵێ خەڵکی گەورە دەی لای ئاغجەلەرم لە بەکرەجۆ لە دایک بووم، ناسراوم بە حاجی نازەنین ڕەحمەت لێ بێگەڵ ئێوە. من خۆم حەزم نەکردو پێم بڵێن حاجی، بەس کاڵم حاجی نیم ئەڵێن کورە تۆ حاجیت، چونکە ئەو نەچوومەتە ئەوێ و هاتوومەتەوە ئیتر ناوەکان بەسەرا دابڕیوم. یەکەم ساڵ کە خۆم هەر زۆر حەزم لەم ئیشی عەمرە و حەجە بوو، زۆر وەک خوا هیدایەتیام لەنەوە پێنجەوە بەست ئەو ئاواتەم هەبوو یەک جار بچمە ماڵی خوا. ئیتر خوا دوعاکەمی قوبوڵ کرد و خوای گەورە بەدڵی کردم 2011 بوو. 2011 کە چووم بۆ عەمرە بەپارەی خۆم بڵێم چووم، یەکەم جارم بوو بچم. هەر بۆ گەشتێکی ئاسایی بۆ گەشتێکی ئاسایی حەزم کرد بچم، ئەو شوێنم بارەکە ببین و دڵم داوایە کرد وەگێکە لێەوە بانگم کەن تا مامۆستا حیژ لە بەرنامەکەی کاوتی تۆ داوەت کرایی بۆ ئەو شوێنە لای خواوە. هەر خولیای ئەو شوێنە بووم و خەوم پیاوابینی و زۆرم حەز لێ بوو، ئاواتم بوو کە چوومە ئەو شوێنە هەر لە ناو پاسەکەیە کە لە تارەکە دابەزیتین چوینە ناو پاسەکەەوە سەیرم کرد خەڵکەکە دانیشتووە هەرێکی بەلایەکە خەوتووە و قساکە و منیش وتم ئەم ڕێگایە بۆ بە پیرۆ بڕوا چەند سەعاتی ئێمە بەڕێوەین بە لە حاجی تەها سەرقافڵەمان بوو لێم پرسی وتم ئەتوانم وتارێک بدەم، وتی ئەی بۆ ناتوانی زۆری پێخۆش بوو. منیش وتارمدا دوای ئەوە دوعای بە جەماعەتمان کرد سەڵاوات یەکەم جارم بوو. بەڵێ خۆم هەر بەهۆی عەشقی دینەکەوە خۆشەویستیم بۆ ئەم دینە لە علوم شەریعەی کەرکووک کە ئەم خوێنم و جارێ مامۆستا جارێک نەهاتایە ئەیانە و حاجی دادە نازەنین دەی فەرموو دوعای بە جەماعەتمان بۆ کە بۆ کاتەکەمان بە فیڕۆ بڕوا. کەواتە هەست بۆ کرد پێویستیەک هەیە تۆ کوڕەبەرێک ئەم خەڵکە ڕێنموێنی بکەی ئەو کاتە باشێکی هەیەانەتان لە ڕێگەکەشا بتوان بەخواپەرستی و بە زیکر و یادی خوای گەورە بەسەری بەرن. خۆی ئەمە لەلایەن خواوە خوای ئەمەی کردە دڵمەوە، چونکە لەو شوێنەیە جاری وایە پیاوی زۆر لێژن هەیە شەرمەکات و خۆی بێدەنگەکات و لە ئاسی خۆیەوە زیکرەکات و ئەمانە ئەگەر زۆریش هەر حەزی لە زیکرەکە بێت. بەڵام من وتم ئەو خەڵکە هەمووی هەرێکی باسی شتێکەکات، یەکێ خەوتووە یەکێ باسی ئەم و ئەو لەوانەیە ئێمە بۆ شوێنێکی مبارەکەتین باشتر وا بێمە ڕێگاکە بە زیکر کاتەکەمان بە فێڕۆ نەچێ، چونکە زۆر جار ئیمانداران دوعایان کرد و تویانە خوای یەک لەحزەیە مەمان دەرە دەست نەچوو شەیطان میزویستومە یە لەحزەیەکمان لە دەست نەچێ. ئیتر ئاگام لێ بوو خەڵکەکە زۆریان پێخۆش بوو، ئەموو خەڵکەکە بە تایبەتی کاک حاجیش زۆری پێخۆش بوو، خەڵکەکە زۆریان پێخۆش بوو. دوای کەدا بەزیتین دوکان و بازار هەبوو سەیرم کرد یەکێکێ کارتەکڕێوەیەکێکێکی خۆم بەبی ئەوەی بە کەس بڵێم و کەس پێم بڵێ خۆم چوم کارتم بۆ خۆم کڕی و عەرەبیەکەشم باش بوو، ئەوانەی کەش کە ئەیانیز بۆمە کڕێتن و بۆم داخڵەکردن و خەریکی پێویستیەکانیان بووم و یارمەتیان مەدا و جان تاشت و ویان نەزانی من لە دەمێکەوە ئەو ئیشاکەم، ویان نەزانی من چەند جار هاتی بۆ ئێرەوە ئەویشان چەند جار هاتووم و لە کۆنەوەم یەکەم جاریشم بوو بڕاکە کە پیانەوتم ئەم منیش وەکوەوە یەکەم جارمە و کاک حاجیمە یەکەم جارمە ئیناسم و یەکەم جارە بیدینم بڕۆیان ناکرد سەرەتا. دوایی ئیتر بە تەواوەتی هەموو شوێنەکان خەڵکەکەمە برد کامێرەیان داوا کرد و دووربین و بۆ خزم و کەسوکاریان هەدیە و شت و بۆمە بردن و بۆمە کڕیتن و بەو شێوەیە ئیتر داخلی ئیشەکە بووم و زۆر خۆشیم بە وەزعەکە هات، جەوێکی زۆر خۆش بوو بەلامەوە. خاتون نازەنین هەموو با بڵێن ژنان ئافرەتان ژنان و پیاوان دەچن بۆ گەشتی عەمرە یا بۆ حەج بێگومان لەوێش تۆ یەکەم جاتەچی پێویست بە کەسێک هەیە ڕێنێنیت بکە هەر لە لێرەوە تا گاتی گەڕانەوەش. پێش تۆ هەستت کرد خانمێکی تر هەبێ لە میشانە بکە یان هەبوو ڕێبەری خانمی بۆ گەشتی عەمرە لە بۆ کوردستان باسی وڵاتانی تر ناکەم؟ بەڵێ هەر ئەو کۆمپانیای خۆمان تیای بوژن کە نەفەری کۆ کردە و لەگەڵ یا ئەڕۆی، بەڵام وەکو شارەزایی و زمان و هەنێشتەکەی هات و چۆکە و هەڵس و کەوتەکەی من کە ئەم کرد بێ ئەوەی بە کەس بڵێم ئەوە لەکوێیە چکە هەموو شتەکان وان نووسراوە ئەوە دوکان ئەوە مستەڕافە بۆ پارە وردکردنەوە لەوێ بێکسەر پارە بگۆڕی
چکە تۆ پاری عێراقی و پێ جاریا دۆلاری پێ سەرافەوە لەوێ نووسراوە پارە و دەکات و ئەمانە هەمووی بۆ خۆم بە خوێنەوارێکە و بە عەرەبیەکە بۆ خۆم ئەم کرد یعنی بۆیە زیاتر دوای ئەوەی کە چوومەوە یعنی ئیشەکەمان تاوا کرد و دوای ئەوە پیاوێک لە لامان مرد و کاک حاجی وتی لەگەڵ ئامین یاخوا لەگەڵ هەم مردوی حازریا وتی بڕۆن بۆ ئەو ماڵە و دوای من نایەمەوە لە بەرمەی ئەو ناشتنی ئەو مەیتە من تاخیرە بم بەڵام ئێوە لە پێش منەوە بڕۆنەوە بچن بۆ ئەو ماڵە سەرخۆشیان لێ بکەن و عوزرخوایی بۆ منیش بێنەوە من ناتوانم ئیتر چوین لەوێ ئەوەشمان کرد دوای ئەوە دایکم وتی ئەڕۆم بۆ عامرە وتم وڵادایە تازە چی بکەم من چۆن تۆ بنێرم من ناتوان لەگەڵ تا بێم وتی قەینا تۆش لەگەڵمانەی بڕۆ جوازەکەم بۆ بەرە هەر شەو تەلەفۆنم بۆ کاک حاجی کرد وتی بەیانی جوازەکەی بێنە بەیانی جوازەکەم برد کە بردم وتی خۆشت دییت لەگەڵ دایکدا هەر خۆت و دایکتن جوازی خۆت و دایک تێ پێ وتم وەڵا خۆم نایەم چونکە من ئیشی ئەمرم کردووە و جارێک چووم و ئیتر بە تەمانیم بڕۆم و ئەوانە وتی لەسەر حسابی برا دییت میژوتم مادام تۆ ئەو نەباش بی لەسەر حسابی خۆ من بەری منی نەفەر و بۆ پەیاکەم تی هەر زۆر چاکە وەڵا ئیتر هەر ئەو جارە بوو کەوتمە نەفەر پەیاکرد و نەفەر خزم و دراوسێ و لەخوا بەس چوتە ناو پیشەی ڕێبەری گەشتیاری گەشتی عەمرە هەر یەکسەرەتەوە دەمێکەوە ئیشاکەم هەر خۆم چوومە ناو مەوزوعەکەەوە 26 نەفەرم پەیا کرد یەکەم وەجبە حاجی نازەنین سەرەتا ینی دوای ئەوەی کێکەم جار گەشتی عەمرەت کرد بۆ دوم جار یەکسەر وەکو حەملەدارێک ڕۆیشتی وا بوو بەڵێ زۆر زۆر باشە ئەو کەسانی کە هاوکارە بوون تەشجیعیان کردی بۆ ئەم کارە ڕەنگە لەوانەیە کەسانێک پێیانوتێتی کە ئەمە پێویستە کەسێکی ئاینی زۆر زۆر شارەزا بیکە کە دڵیان خۆشتان ڕەنگە باگراوندێکتان لەوەیە هەبێ بەڵام هەمیشە ئەوەی کە ئەچێ مامۆسایانی ئاینی یاخود کەسانێکی زۆر زۆر دیارن کێ هاندەرت بوو کێ هاوکارت بوو لەوەی کە تەشجیعت بکە بۆی لەم کارە بەردەوام بی کەس و کارم هەمیان زۆریان پێخۆش بوو ئیشەکەیان بە ئیشێکی مەزنەزانی بە ئیشێکی باشەزانی پیرۆزەزانی هاوسەریشم زۆر هاندەرم بوو ڕێگای لێ نەگرتم زۆر جار ڕێگای سەرکەوتنە لێگرێ ڕێگای پرەدانی ئیشەکەت لێ ئەگرێ بەڵام ئەو ڕێگای لێ نەگرتم هەموو جاری خواکانە فەرە بێ بڕواکە لە ساڵێکا 3 جار بەجێمە هێشتن جار هەبوو ڕەمەزانیش بەجێمە هێشتن قەت ڕێگرم نەبوو نەیتۆن جات تۆ بڕۆی ئێمە چی بکەین زۆر جارەیە تۆ بڕۆی ئێمە چی بکەین هەروە بەخۆشی مەسەلەکە بەس ڕێگای لێ نائەگرتم ئیتر وای لێ هات 2 ساڵیان هەر بێکەوە جارێکیان هەر بە خێزانی مناڵەکانیشم برد بۆی دڵم لایەن نەبێ ئەوانیش بەر مناڵەکانیشم برد و کوڕم هەبوو پیاوەکەشم هەمومان بێکەوە ڕۆیشتین ساڵی پێشووتریش هەردووکمان ڕۆیشتین چونکە وتی من ئەڕۆم و تۆشم لەگەڵا نەبی ناخۆشە ئەو بە تەمای سەفەر بوو وتی ئەڕۆم بۆ سەفەر ئیتر وتمان بێکەوە بین خۆشە ئەو ڕەمەزانش هەر بێکەوە ڕۆیشتین خاتو حاجی نازەنین جاری یەکەم کە ڕۆیت بێگومان جاری یەکەمە ڕەنگە کۆمەڵێک ئادابی گەشتی عەمرە هەیە کۆمەڵێک سنت هەیە لەوێ ڕەنگە پێویستەکە دەرخی بکەی جیاوازە بۆ کەسێک کە ڕێبەری بکات دەبێت ڕەنگە تۆزە زیاتر بزانێ ئەزمموی زۆرتر بێ ئیتر هەستت چۆن بوو کە لە گەشتی دووەمدا ئەوە تۆ قافڵەیەکت بەدەسەوەی ئەوە ڕێنوینیانەکەی ئەوە ئیتر کاروانەکە داین ڕۆمەکە و مەدینەیە هەست بە چیە کرد کە چیتە ناو پیشەیەکەوە کە لە کوردستانەوە بۆ مەدینە هەر خۆم شارەزاییم لە وتار و کتێب خوێندنەوە ئەوانم کردووە وتاروشە زۆرە و دوعای بە جەماعەت و دوعای عەرەبی و دوعای ئەوانە هەمووی لەوانەیە ئەزمونم هەیە کە وەزعەکەشم بینی ئەو کاتە بۆ خۆی یەکسەر خوا دروستی کرد یعنی خەڵکمە بر بۆ ڕەوزە بە وەجبە وەکو حەملەدار ڕەوزەشە بێ ڕێبەرێکی لەگەڵا بێ خەڵکەکە نازانێ بڕاو بێتەوە ئەم بردن بۆ ڕەوزە ئەم بردن بۆ عەمرە یەکەم عەمرە کاک حاجی پێمانەکە دووەم عەمرە خۆمانەمان کرد خۆمە چوم عەمرەکەم پێکردن ئەم بردن عەمرەم پێکردن ئیتر هەردوو وەجبە با بڵێن لە ژن و پیاوەکان ژیان بە تایبەت خانمانێک کە لە وەجبەکەی بەڕێستا بوون زیاتر لەگەڵ ژنەکان بە زۆری دوو وەجبەی دووەم ژنەکان و وەجبەی یەکەم پیا و ژن کاک حاجی پێمانەیە کرد ژنێکیشمان لەگەڵا بوو حاجی سەلمە ئەویش یعنی یەکەم ئەو لە کۆنەوە لەگەڵ ئەوا بوو کە من چوومە ئەوەوە ساکە بۆ ڕۆزە بەیەکەوە ئەمان بردن بەیەکەوە ئەمان بردن بۆ ڕەوزە بەیەکەوەمان بردن بۆ عەمرەمان پێکردن و ئەمان هێنامان بردن بۆ ماڵی حەزرەتی عایشە رضی الله عنه ئەوش لەوێ خۆمان بڵین ئوستڵمانە کرد ئوستڵی عەمرە و ئیحراممانە بەس لەوێ ئەنجا ئەهاتینەوە دەستمان بە عەمرا کرد
حاجی نازانین ئەمە بۆ خۆی بەرپرسیارەتێکە کە تۆ ڕێنموێنی و خودڕێبەری کۆمەڵێک کەسبی کە لە ڕێی تۆ هاتوون بۆ گەشتی عومرە و بەتایبەتیش کە گەشتێکی ئیمانیە و پێویستەکە کۆمەڵێک ڕێنمایی دینی وکو هاوکارم باسی کرد ڕەچاو بکرێت و ئەم کەسانە ڕێنموینی بکرێن بۆی کە گەشتەکان بە شێوازێکی دروست بەرنەسەر زۆر جار بیستومانە هاوڵاتی هەیە ڕۆشتووە زۆرێک لە شوێنەکانی نەبینیویان کۆمەڵک سنەتی گەورەی ئەنجام نەداوە ئەمە بۆهی کە گەشتیارەکەی ڕەنگە باش ڕێنمێنی نەکردبێ تا چەندێک ئەم بەرپرسیارەتیە گرنگە و تا چەندێکیش گرنگە منی هاوڵاتی کاتێک دەمێ گەشتی عومرە بکەم کەسێک هەڵبژێرم کە بتوانێت بە باشی ڕێنمایم بکە بۆی و گەشتە ئیمانیە بە شێوازێکی زۆر بە باش بەڕێ بکەم هەر زۆر پێویستە کەسێکی شارەزا بوو بە چونکە ئەو کەسانە هەیە دووەمجاریشێتی هێشتا هەر فێر نەبووە هەیە بڕوابکە زەلام هەبوو تێت ئێمە چوارەم جارمە نەیزانیوە لەبەیک اللهومە لەبەیک بڵێ لەبەر ئەوە ضرورە کەسێکی شارەزار لەگەڵا بێ بۆ هەموو مەراسیمەکان لەگەڵ تا بێت و ڕێگات پیشان بدا و بوهێنێتەوە و تووشی کێشە نەبیت. حاجی نازانین هەموو ئیشێک گرانیەکی هەیە و با بڵێن بەشێکیشی ئاسانی تایە. بێگومان ڕێبەری گەشتیاری گەشتیان ڕەنگە لە ڕووی دەرونیەوە زۆر ئاسوودەبی و تۆزانی لە شوێنێکی تەواو ئارامایت. بەڵام هەم بۆ خانمێک بۆ پیاوێکیش بە دڵنیایەوە مانووە بن. گرفتەکانی ئەو ئیشە قورسیەکان چین ئەو شتانی کە زیاتر هیلاکتانەکەن یاخود سەر ئێشتان بۆ دروستەکەن. ئەو شوێنان لەوێ نەخۆش خەڵک نەخۆشەکەوێ بێ بیبەی بۆ دکتۆر ئەبێ لە لای بمێنیتەوە وا بۆ تاسی شتۆم بە دیار نەخۆش بووم لە خەستەخانە نەفەر بزرە بێ بیدۆزیتەوە بڕواب کە جار هەبووە ئەمە نەگەڕاوم خەمی ئەوەم بووە نەوەک بکەوم خەڵک هەڵم گرێتەوە هەبوو نەفەر گەڕام تا دۆزیمانەتەوە. چۆن وونە بەیانێ لە کاتی تەوافێنێ لە پاسەکان ناکە تۆ ڕۆژاناتی بۆ حرەم بۆ نوێشکردن کە ئەچی بۆ حرەم بۆ نوێشکردن خەڵکەچێ بۆ حرەم بۆ نوێشکرد خۆم و جارێ هەموو قاف لەگەڵ خۆت نابی ئەوان خۆیان دوو سێ و چوارچارێک کە ناسن و بەیەکەوە هاموشۆی ئەوەکەن بەڵام کە لەوەیە کە ئەڵێن فلان نەفەر نەهاتۆ تۆ لێمان بزر بووە ئیتر تۆ بێ بۆی بگەڕی مسئولیەتەکەی لەسەر شانی تۆیە ئابێ بۆی بگەڕی بڕوا بکە شەیوا هەبووە هەتا نزیکی بانگی بەیانی بۆ نەفەرەکە گەڕاوین تا دۆزیمانە لەکوێ بوو دوای نەتوانانی لەکوێ ئیتر هەر زۆر جار ئەو کەسانی بەتەمەن هەستەکەم شوێنەکان لەیەکە چێ دەرگاکان لەیەکە چێ خۆیکە بە دەرگای شکاوە زانێ لەو دەرگایەوە هاتۆتە دەرەوە خۆیکە بە ژوورێکی کە ئیتر ئەجار بەس ئێمە لەوێ ڕقەمی کۆمپانیا بە لە چکیانەوەیە بە جانتایانەوەیە بەو ڕقەمە تەلەفۆنمان بۆکەن نەفەرێوا لێرەیە هی ئێوەیە بزر بوو ئاوە زۆر باشە زۆر جاریانی سەرڕای ئەوەی کە بۆ نەخۆشی تایە کەسانی تەمەەن جیاوازی تایە لەگەڵەوەشە کەسانێکی تایە تەبیعەتیان جیاوازە ڕەنگە کەسێک هاتوێ بۆ عمرە بەڵام لەبەرەوەی کەسێکی تووڕێ هەندێک قسە بکایە خۆ هەندێک شت بڵێ هەندێک ڕفتار بنوێنێ کەمە بۆ خۆی گرنگە کە ئەم کەسە ڕێنمونی بکات بەڕێستان تا چەندێک گرنگیتان بۆ داوە ئەم کەسانە ئارام بکەنەوە بۆن ئەو گەشتە باشی تێپەڕێن دوور بن لە هەنێ قسە لە هەنێ کردار لە هەنێ ڕفتار و ئەو ڕێنمونیەکانی ئێوە بە هەندوو وەربگرن کاتێ دەچن بۆ شوێنێک نبنە بارگرانێک بۆ ئێوە دواتر ئێوە سەرقاڵ بکەن بە خۆیانەوە وا بووە کەسی وا بووە بەڵێ لەوانەیە بەس تەحمولی کەسی نەکرد دەبێت بە تەنیا کرد بێتمانە هۆدەیەکەوە جار هەبووە کەسمان لەگەڵا کردوتە ژوورۆ زانیمانە ئەو کەسە ئارامە و تەحملەکات بای ئەوەنە خۆی ڕائەگری ئەگەر ئەمیش ئیتر کەسی وا ڕوو ئەدا کەسی لەگەڵ کەسی کە تەحمل ناکە هەموو شتێکی پێ قوبڵ ناکرێت بێزەکاتەوە بەدەست خۆی نییە نەخۆشی نەفسی هەیە عەمەلیە ئەمانەشمان ئەوانە هەموو ڕاعەتمان کردوون و کەسی باشمان لەگەڵا داناون یا وا هەبوو کەسەکە بە تەنیا خۆیمان لە ژوورێکا داناوە. حاجی نازانین لە ڕەپرۆسەی بردننی موسڵمانان بۆ گەشتی عەمرە بەڕێزت لە ئەزمموی خۆت و با بڵێن چی شتێکی تریشت خستە سەر خەرمانی زانستی گەشتیاری یان ڕێبەری گەشتیاری بنمونە مەسەلەن کە هەر لێرەوە ئەیان بن قسەیان بۆکەن یان ئەوە ئێمە ئەچین ئەوە ڕوئەدا ینی پێشوەختە ئامادەکاریان بۆکەن یان چاوەڕێکن لەگەڵ حەدەسەکە بۆیان باسەکەن نا پیان ئەڵێن ئێمەوە ئەچین بۆ ئەو شوێنە سەفەر خۆی پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرمێ سەفەر هیلاکەتە لەوێ تۆ گەرمابی سەرمابی یەکسەر ناچیتە سەرمەت ئەم برسیەبی تونیەبی پێشیان ئەڵێن خواردنی بەشی دووژەم بێنن بۆی لە ناو پاس و سیارەیە تاگەیتن شوێنی مەبەست برسیان نەبێ بەڵام ئەمە سەفەرە ئەبێ خۆتان ڕابگرن تیا هەیە پەستە بێ و توو ڕائبێ و ئەمەکەی ئەوە بێ و
یعنی ئەیانەوێ وەکو لای خۆمان هەموو ڕۆژێ خواردنە بە لەزەتەکە لەبەر دەمیان حازر بێ بەڵام تۆ لە سەفەرە هەتا ئەگەیتە جێمەبەست بەڕاستی خۆی ئێستا لەخوا بە زیابێ کۆمپانیا وەک ساڵان نییە ئێستا سێژەمە خواردن بۆ فێی مەفتوحە بە ئارەزووی خۆت هەر لەسەر کۆمپانیا ئاوی زەمزەم لە کۆتایە هەر لەسەر ئەوەیە شوێنە پیرۆزەکان بە پاس هەموو لەسەر بەڵام ئەوەش گرنگی خۆی هەیە. حاجی نازانین زانینی زانستە ئیسلامیەکان و شارەزایی لە ئاینی ئیسلامە تا چەندێک گرنگە ڕەنگە منی کەمجار کە ئەچم بۆ ئەم گەشتی عمرێ نەزانم لە چ شوێنێک باشە کە من نوێژ بکەم یاخود چ نوێژێک سونەتە یاخود پێویستەکە چۆن عمرەکەم ئەنجام بم چی دوعایەک بکەم لەو کاتەیە ئێوە تا چەندێک گرنگی تا بەمەداوە کە ئەمە بن بە هاوڵاتی کە ئەم سونەتانە بەڕاستی جێبەجێ بکەن ئەگەر بۆ نمونە شتێکیان پێویست بوو پرسیارێکیان هەبوو بە تایبەتی ئافرەتان پرسیارێکی شەرعیان هەبێ ڕووبکەنە ئێوەش بە وڵامێکی زۆر باشەوە وڵامیان بنەوە کە گرفتیان بۆ دروست نەبێت لەو گەشتانەیە خۆی زەرورە ئەوە بزانن ئەبێ ئێمە پیان بڵێن و پێشمان وتون لەخوا بەزیابێ ئەوانیش بەپێی شوێنەکە ڕێک لە یەکەم جارەوە هەموو شتێکیان پێڵین دوایش کە پرسیاریان زۆرە بێ ئەوە لە چەند ڕکات بکەم لەکوێ بیکەم نێتی چی لێ بێنم پیانەڵی نێتەکە هەر ئەڵڵاهو ئەکبەرە تر ئەم شوێنە ئەبێ دوو ڕکات نوێژی لێ بکەی بەقەد عەمرێک خێرا ئەو شوێنە وایە ئەوەی وایترە بێ ئەوانە هەموو بەپێی زانینی عیلمەکەش گرنگە بەڵام بڕوا بکە هەیە یعنی ئیجازەی قورئانی هەیە ئیجازەی حەدیسەکانی هەیە زۆر کەچی ناتوانێت ڕەنمینێکە بکات ناتوانێ یعنی من لە مزگەوت ئێستا ئیشی مزگەوتەکەش کە ئەچم سەرپەرشتی ژنانەکەم بۆ نوێژی ئەویانە بڕوا بکە ژنی مامۆستا لەوێ بووە ڕەفیقی خۆم لەوێ بووە ماشەڵڵا زۆر شارەزا بۆ لە دینە وتومە کاکە کە من لێرە نابم ئێوەش خەڵکی خەڵکەکە بن سەرپەرشتیان بکەن ئەڵێن حاجی نازەنین تۆ لێرە نەبووی ئێمە توخوا هەموو جومعەیە وەرە وەڵڵی کە تۆ لێرەنی ئێمەڵێن باشە بۆچی ئێوە لەخوا بەزیابێ بۆچی ئێوەش لە دوای لە شوێنی منەوە دەست پێ ناکەن ئەڵێ بەخوا خەڵکەکە هەر بە قسەی تۆ کاتە ئەبە بڵێن سپاس بەخوای گەورە کەمە بەهرەیەکە لە تۆیە کەسێ ناتوانێت ئەمە ڕەحمەت لێبێ قیادەی سەرکردایی تەواویت ڕەحمەت لێبێ خی گەورە سەربەرزمان کات و بە ئیمانێکی قایم تا چەندە تەشجیاکەری ماڵ و مناڵتی ڕەنگە کەس ئێستا تۆ بینن خانمێکی سەرکەوت و ماشەئەڵڵا خانومان ئەو ڕۆژی کوردی و هاتن خزمەت ئێمە کە تۆ ئەبینن ئەوها ئەم گەشتە هەم خێریە هەم کارە ئەنجامەیە تا چەندێک بۆتە هۆی هەندانی ئەوانیش کە حەز بکەن ڕووکەنە ئەو وڵاتە و گەشتی عومرە ئەنجام بن بێن لەگەڵ بەڕێستا لەخوا بەزیابێ زۆربەی زۆری خزمەکانم بردووە پور و خاڵ و کەسوکارم زۆر بردووە لەگەڵ خۆمە یعنی ئەمە هەر ئەوە بووە کە بۆم باسکردوون و خۆشیەکەی یعنی نابڕێتەوە یعنی نەفەرێ پێیاکەم خۆشێکی تایبەتی خۆی هەیە یعنی ئەمانیان کە بۆ باسەکەم و شوێنەکەیان کە ئەوە لەزەتی یەک جار بچی حەزەکەی هەموو ساڵێ بچی یعنی زبویان باسەکەم کە چەند دوعایت یا قوبوڵە ئەوەی ئاوات تا ساڵانە و ڕۆژانە بۆیە پاڕێتەوە چیتە ئەوێ کاتیەیتەوە سیرەکەی ماشەڵڵا ئەی بە مرۆڤێکی تر بەبی بە مرۆڤێکی تر حاجی نازەنین ڕێژەیەکی زۆر بە تایبەت لە کوردستان ئەو گەشتیارانەی کە گەشتی عەمرە ئەنجامەدەن بە تەمەنەکانن یعنی تەمەنێکی زۆریان هەیە بە دڵنیاییشەوە مامەڵەکردن لەگەڵ ئەمانە بە تایبەت خانمێک بە تەمەن بوو بێ ئەمە تۆزێک ڕەنگە ئاسان نەبێ ئەگەر ئەزمموی خۆت لەو مامەڵەکردنە لەو گرفتانەی بە تایبەت یان پەیامێکت بۆ ئەوانەی بە تەمەن و دەیانەوێت گەشتی عەمرە بکەن کێیان لەگەڵ بێ باشترە یان چ کەسێک بنێرن لەگەڵ یان ڕەنگە ئێستا تۆ ئەزممونت هەیە ڕەنگە کەسێک بنێرێ زۆر سەبری نەبێ یا لی نەزانێت تەحامل نەکا هەم نەتوانێت هاوکاریەوە بێ و هەم بۆ ئەو کەسەشی کە لەگەڵیەتی سەرنجی بڕێز قسەی بڕێز لەسەر ئەم حاڵەتەی گشتی عەمرە زۆر باشە ئەم بەڕاستی ئەمە گرنگە ئێستا دراوسەیەکی خۆمان زۆر ڕفیقیشمە نەخۆشە حەزی لێ بێ بە زۆری بەوانە کە تۆزێ توانیان کەم تراپیان دەڵێن با کچێک کوڕێکی خۆت لەگەڵا بێ بە تایبەتی کچێک کوڕێک یا خۆشکێ برایەک لەگەڵ تا بێ لەوێت تۆ لەوانێ نەتوانی عەمرەکە بکەی بە عەربانە لێت بخوڕێ بۆ شوێنەکان هاتوو چۆن نەتوانێ پێڵم تۆ مەزانە ئەڵێ تقریبا ئێرە کوێ بێ ئێرە ئەوێ توانە تقریبا ئێرە کوێ بێ تقریبا نییە لەوێ شوێنەکان دوورن تۆ بە دەوری حرەمە ئەسوڕیتەوە حەوجار ئەچی سەفا و مەروە بەو درێژەی خۆیەوە حەوجاریت و ئەچی ئەوە هەر ئێمە ساغ بووین و گەنج بووین خەریب و لە پێ ئەکەوتین ئەوەنە دوورە شوێنەکە و هێواشە بووینەوە لە کۆتاییەکە تۆ نەخۆشی ناتوانانی ئەبێ کچێک کوڕێکت لەگەڵا بێ ئەوە زۆر گرنگە یعنی
باشە باشە شتێکی تریش ڕەنگە هەر لێرەوە بۆیەوە مەسەن لەوێت تووشی و گرفتانە نەبن زۆر جار ڕەنگە کەسانێک بێن لەگەڵ کەسێکە ڕەنگە هەر جارێکی بەدەست خۆیەوە بخۆی کاتە ڕێنمایت بۆ کەسانە ینی کێ بنێرن ینی بۆ ئەم نەخۆشە ینی با لێرە مەسەن تەحاملی هەبێ بەرگەی تینوێتی و برسێتی بگرێیان ئامەیە دەبێت دەرونی ئارام بێ هەبووە زۆر جار مەسەلەن باز لەوە دەکرێت ئەوەشی لەگەڵی هاتووە زۆر مشکی لەمان بۆ دروستەکە تا خودی ڕێک وایە خۆی جار هەیە خەڵک کەس لەگەڵ خۆی هێنێ خۆی زانێت لەوێ کەس ئەولادێکی خۆی دێنێ کەسێکی خۆی دێنێ کەسێکی گەنجی خۆی هێنێ کەسێکی بەتوانە هێنێ یارمەتیە بەر لە شوێنەکان لە قادرمەکاندایە بەزیێنێ لە پاسەکە جانتاکان ڕاکێشانی جانتاکان جار هەیە جانتاکانی نەفەرەکانم هەمووی خۆم ڕایە کێشمەی هێنمام لاوە جار هەیە جانتایان دیار نییە مەجانتامان دیار نییە بێ جانتاکەی بۆ بدۆزیتەوە بیتە دەسی ڕێگە بێ بیتە دەسی بڵش لە ئێوە جانتاکەتە لەوانەیە باش نەبێ پێی خۆش نەبێ بیتە بێ بیتە دەسی ئەجا ئەم کەسانە خۆیان جاری وایە هێنن نەفەرەکە لەگەڵ خۆیانە نەفەرەکانیش بەس ئەوەی ناهێنێ بێ پێی بڵێن بزانین سەیری توانایەکەی زانین کەوا کەسەکە بەتوانان نییە هێزیتیانی قاچێشێ لار و لەنجاکە لە ڕۆیشتناڵێن باشتر وایە کەسێکی خۆت لەگەڵ خۆتا بێنی بۆ ئێمەش و بۆ تۆش باشە باسمان لە گیر و گرفت و کێشەکانی ئێوە زۆر کرد بەڵام ئەو ڕووداوانە خۆشە چییە کە لەوێ ڕوویاوە بە تایبەتی خۆشتان کە دڵنیام ئەم کارە حەزێکی خۆتان بۆ پێشەم شتێ و دوای ئەوەش ئاسوودەیەکی و ئارامێکی دەرونیت زۆر زۆری تایە بەسێک لەو شتە خۆشانە بکەی کەم گەشتەیە هەیە کە هاوڵاتی ئێستا بینەرێک لێرە و سێرمانەکە تامەزرۆ بێ بە پەرۆژ بێ بۆ ئەو گەشتە خۆشیەکەی من واتە سەورەکەم هیچ خۆشیێکی نەگاتی ئەمەە خۆشە هەر لێرە خی گەورە حەلاوەیەک تەداتێکە تۆ نیازی هەر جوازەکە و بەدەستەوە ئاگریبی بۆ کۆمپانیا بڕوا بکە لە ڕۆژانی کە جیاوازترە حەلاوەیەکی لەگەڵایە کە ئەچیت بۆ مەتار چەنێ تۆ هیلاکە بیخۆ کە ئەچی یەکسەر ناچیتە سەرسفرە و ناچیتە حەرم هەر لە مەتار ئەبێت چەندێ چاوەڕێ بکەی هەتا تیارە دێ جار هەبووە شەو ڕۆژ چاوەڕی تارەمان کرد تارە کێشەی بۆ دروست بووە نەڕۆیشتوین ئێمە لە مەتار ماوینەتەوە هەر هەمووی وەکو ئەوە نیە کە لە ماڵەوە سەختیەکانی هەموو سەختیەکانی خۆشن وەکو ئەوە نیە لە ماڵەوە شتێکی کەمە بێت تەحمل ناکەی تەحملی هەموو سەختیەکانەکەی چونکە بەڕاستی شوێنەکە خۆی زۆر ئارامە زۆر خۆشە حەلاوەیەک و خۆشێکی تایە لەو شوێنەیە یعنی هیلاکە بین بەوەی نەفەر بزر بوونەوە زۆرە گەڕین نەخۆشمانەکەوێ خەڵکەکە زۆر ئارامی نییە هاوارەکەن کچیەکەن کەی ئوتێلمان بەسەرادا بەشەکەن کاک حاجیش خۆ ئیتر زۆرن نەفەرەکان جار هەبووە یەکەم جار کە من لەگەڵ یا ڕۆیشتم بڕوا ئەکەن 6 پاسمان پێ بووە هەموو پاسەکان بە ڕقم من ڕقم دوم پێ بووە هەر ڕقە پاسی ڕقم دوم پێ بووە هەموو پاسەکان 45 و 50 نەفەری گرتووە ئەوە نەفەرەمان پێ بووە تۆ ئەم هەموو نەفەرە جەوازی بەرەوە دەست و جانتای بۆ بدۆزەرەوە و ڕێکی خەو بڵێ بوەستن و بڵێ لێرە مەڕون و بەم لاولایە مەڕۆن با بزر نەبن و سایدارەدانی بەڕاستی کەسی ئەوێ ئێمە هەر من نەبووم ساعت زۆر بووین جارە بووە 5 کەس بووین 6 کەس بووین 4 کەس بووین 7 کەس بووین بەڵام دڵنیا کەسیش هەبوو ئەوە بە چێژ بوو لای کە بێ و جارێکتر لەگەڵ ئێوە بڕاتەوە کەس هەیە لەم سلێمانیە یعنی هەموو ساڵێ لەگەڵمان هاتووە ساڵێ دوو جار لەگەڵمان هاتووە ڕەمەزان هاتووە سەرەتای بەهاریش هاتووە کە سەرقافڵەش نەبووە سەرقافڵەش نەبووە زۆر باشە حاجی نازانین لەو کاتێ ماوەمانە هەر باسی ڕەمەزانی شتیم ویستمەوە پرسم ڕەنگە گەشتەکانی عەمری ڕەمەزان تۆزە جیاوازیەکی هەبێ لەگەڵ گەشتەکانی در وە تایبەتمەندیەکی شێوێ هەم کاتەکەی پێم وا بێت درێژترە هەم زەختێکی زۆر و قەرەباڵخێکی زیاتریش لەوێ هەیە ئەگەر باسی ئەزمونێک یاخود بەگشتی گەشتەکانی عەمرەی ڕەمەزان بە دیاریکراوی مانکە وەکو سەرپەرشتیارێک بارەدۆخەکان لەوێ چۆنە چی ئەوگوزەرێ ئیشوکارەکانتان چۆنە لە ڕەمەزانان یەکەم جار کە ڕەمەزانان ئەڕۆیشتین ئەوسا خواردن یەک ژەم لەسەر کۆمپانیا بوو جار هەبوو جارێک لەسەر هەیە هەموو ژەمەکانی کە خۆ دەبووە خواردن حەزی ڕەمەزانیش بوو خەڵکەکە هەمووی بۆ خۆی خواردنی دروستە کرد ئەبووە باتایەتەوە بۆ حەرەم بڕوا بکە ئاهاتینەوە بۆ حەرەم خەریکنان چێژ لێنان و شت بووین قاپشۆرین و ئیتر ئەرکێکی زۆری هەیە هەبوو جاران ئێستا ئەوانە نەماوە بەڵام لەخوا بە زیابێ بەو هەموو هیلاکی و برسێت و تونێتەشەوە هەر زۆر خۆشە ڕەمەزانی ئەوێ بە تەواوی مانگەکە لەوێ ئەمێنەوە ینی بە تایبەت سەرپەرشتیارەکان من ئەوەنەی لێ ما بێتمەوە زۆری 20 ڕۆژ لێوێ ماومەتەوە چونکە نەفەر هەیە 10 ڕۆژ لێوێ مێنێتەوە هەیە 20 ڕۆژ لێوێ هەیە مانکە لێوێ مێنێتەوە جیاوازەکانی عەمرەی ڕەمەزانان لەگەڵ حاڵەتەکانی تر چییە ینی تەنها قەرەباڵخێک هەیە یاخود تایبەتمەندی مانگەکەیە بە ڕۆژبوون و هیلاکبوونەکەیە
قەڵەباڵغێکەشە هیلاکبوونەکەشە بەڵام خەڵک ئەو هیلاکی پێوە دیارێکە لە ماڵەوە جارێ 2 مانگ پێش ڕەمەزان ئەڵێ برانە ڕۆ ڕەمەزان هاو بڕوابکە لەوێ بڕاکە نەفەرەکان بە زۆرە من حەزم لە ڕەمەزانە یعنی زۆربەی زۆر حەزم ڕەمەزانەکەی ئەوە نەخۆشە نازانی چۆن تەواوە بێ باشە دوا ڕێنمایت بۆ بینەران بۆ مسلمانان کانێم گەشتە پیرۆزە ئەنجام بدەن یا خودوتێک کە بۆ ڕێستان ما بێتان لە کۆتایی ئاماژی پێبن و ئێمە ئاماژەمان پێ نەکردبێن وەڵا ئەوەش گرنگە بەڕاستی ئەو کەسەی کە پارە ئەبا لە تورکیا و لە ئێران و لە سووریا و نازانم شوێنەکانی جاران لە لوبناان و ئەمانە سەرفێکا بۆ گەشت و بۆ ڕابواردن بەڕاستی بڕوا لەو گەشتە سەرفیکە هەم سەفەر و سیاحەتە هەم حەلاوەی ئیمان و ئیمانێکی لەوێ کۆمەڵێ لەوانێن برازانەی کە ساڵەهای ساڵە ئاواتی خوازێ لەوێ قوبوڵە بێت و پێگە خۆشترین سیاحەت و سەفەرە بۆ ئەو شوێنە بڕا باشترە پارێکی لە شوێنانی کە خەسار نەکا و بەشتی تر خەسار نەکات بە کورتی ئەمەوێ پەیامێکیشت بۆ ئەو خانەوادانەی ڕەنگە ئێستا خانمێکیان هەبێت چالاک بێ هەروەکو بەڕێزت تا کۆمەڵێک سیفات و تایبەتمەندی هەبێ ڕەنگە زۆر پێویستتر زیاتر لە پیاوان پێویستمان بە ڕێبەری گەشتیاری ئافرەتان هەبێت لە گەشتی ئەمرەیە بەڵام ڕەنگە ڕێگر بنیان بڵێ پێویستمانیان و ئەو ئیشەمەکە ئەوەش باشترین ئیشە سەربەرزیە بۆ کەسوکاریشی یعنی هاندەری بن بەڕاستی سەربەرزیە ئیشێکی پیرۆزە بەڕاستی ئەگەر هاندەریان بن ئەوانیش شەریکی خێرەکەیە بن ئەوانیش ئەجریان تووشە بێت جا چێ خوایاتێ خوای گەورە یارمەتی با توانای ئەوەی هەبێت کارێکی وا پیرۆز بکات و هاندەری کەسوکاری بێت بەڵێ زۆر نەخشە بێت هەمووانی کە حەزیان لێ زۆر سپاس بۆ خاس و نازەنین حاجی نازەنین کەریم خاوەنکار و ڕێبەری گەشتیاری عمرە زۆر سپاس دەکەین بۆ دەرفەتی بێمە بەخشی هیوای سەربوونی زیاتر بۆ خوازین بە هیوای بەردەوامی و بەشیوەش ڕەحمەتتان لێ خوات چاکتان بەڵێ ئەزیزان ئێستاش ڤیدیۆکمان هەیە سەبارەت بە قورئان خوێنی دەنگخۆش پێشەوە قادر لە ڕانیە کە ڤیدیۆکی تایبەتی پێشکەش بە پێیان کرد و قورئانی تێدا دەخوێنێ بە دەنگی خۆی بابێکەوە گوێبیستی قورئانی پیرۆز بین. الله أكبر الله أكبر الله أكبر الله أكبر. السلام عليكم ورحمة الله. السلام عليكم ورحمة الله. أعوذ بالله من الشيطان الرجيم. وإذا مس الإنسان ضر دعا ربه منيبا إليه ثم إذا خوله نعمة منه نسي ما كان يدعو إليه من قبل وجعل لله أندادا ليضل عن سبيله قل تمتع بكفرك قليلا إنك من أصحاب النار. أمن هو قانت آناء الليل ساجدا وقائما يحذر الآخرة ويرجو رحمة ربه قل هل يستوي الذين يعلمون والذين لا يعلمون إنما
يتذكر أولو الألباب قل يا عبادي الذين آمنوا اتقوا ربكم للذين أحسنوا في هذه الدنيا حسنة وأرض الله واسعة إنما يوفى الصابرون أجرهم بغير حساب قل إني أمرت أن أعبد الله مخلصا له الدين وأمرت لأن أكون أول المسلمين قل إني أخاف إن عصيت ربي عذاب يوم عظيم قل الله أعبد مخلصا له ديني فاعبدوا ما شئتم من دونه قل إن الخاسرين الذين خسروا أنفسهم وأهليهم يوم القيامة ألا ذلك هو الخسران المبين لهم من فوقهم ظلل من النار ومن تحتهم ظلل ذلك يخوف الله به عباده يا عباد فاتقون والذين اجتنبوا الطاغوت أن يعبدوها وأنابوا إلى الله لهم البشرى فبشر عباد الذين يستمعون القول فيتبعون أحسنه أولئك الذين هداهم الله وأولئك هم أولو الألباب بەڵێزان بۆ وەرگرتنی زانیاری دەچینە لای پەیامنێرمان جەلال جەباری لە چەمچەماڵەوە لەگەڵمانە. جەلال سڵاوت لێبێ، زانیاریەکانی ڕۆژ لە چەمچەماڵ چین؟ بەڵێ سڵاوتان لێبێ، ئەم کاتتان باش. دیارە من ئەمەوە بەوە دەست پێ بکەم ماوەی چەند ڕۆژێکە لەلایەن بەڕێوەبەرێتی پەروەردەی چەمچەماڵەوە بەبێ ئاگادارکردنەوەی مامۆستایانی میلاک، هەڵمەتێکی گواستنەوەی مامۆستایانی میلاک لە باخچەکانی ساوایان و لە ناوەندەکانی تری خوێندن لە قوتابخانەکان و تا لە قۆناغێکەوە بۆ قۆناغێکی تر بە جۆرێک مامۆستای وا هەبووە بەبێ ئاگاداری خۆی لە باخچەی ساوایانەوە گواستراوەتەوە بۆ قوتابخانەیەکی ناوەندی و بەبێ ڕەسامەندی بەڕێوەبەری باخچەکە یاخود بڵین بەڕێوەبەری قوتابخانەکە. هەر ئەمەش شەپۆلێکی ناڕزایەتی و مامۆستایانی بە دوای خۆیان داهێناوە کە ژمارەیان زۆرە و دوێنێک ئەنجومەنێکیان پێکهێنا و لە بەیاننامەیەکیاندا ئاماژەیان بەوە کرد کە لەگەڵ دەستپێکی ساڵی نوێی خوێندندا کە بڕیارە لە سیانزەی مانگی داهاتوو زەنگی ساڵی نوێی خوێندن لێ بدرێت، ئەوان ئامادەنین دەست بەکار بن لەو شوێنانی کە بۆیان دیاری کراوە. بەو هۆی وەک ئاماژەم پێکرد گواستنەوەکەیان بەبێ ڕەزامەندی و بەبێ ئاگداری خۆیان بووە و بەبێ ڕەزامەندی بەڕێوەبەری باخچەی ساوایانەکە یاخود بڵین بەڕێوەبەری قوتابخانەکە بووە. بۆیە چاوەڕوانەکرێ لە چەند ڕۆژی داهاتوە شەپۆلێکی ناڕزایەتی و مامۆستایانە لە زۆربەی شار و شارچەکانی هەرێمی کوردستان بە قەزای چەمچەماڵیشەوە بەڕێوە بچێ. ئەمە لە کاتێکدا لە بیرمان نەچێ ماوەی چەند ڕۆژێکشە شەپۆلی ناڕزایەتی مامۆستایانی وانەبێژ لە زۆربەی شار و شارچەکانی هەرێم بە تایبەت هەردوو پارێزگای سلێمانی و هەڵەبجە و
ئیدارەکانی گەرمیان و ڕاپەڕین بەردەوامی هەیە و داوای دامەزراندن و خەرجکردنی شایستەدارایەکانی ئەو مانگانەکەن کە پیان نەدراوە کە دیارە تاکو ئێستا شایستەدارایەکانی مانگەکانی 5 و 6 و 7یان پێ نەدراوە. و لەگەڵ ئەوەی خۆمانەزانی لە ئێستاە خوێنەری کتێب کەم بووە و تۆڕە کۆمەڵایەتیەکان و سۆشیال میدا کاریگەری ڕاستە و خۆیان هەبووە لەسەر کەمبوونەوەی خوێنەر و ئاشنایەتی خوێنەر و کتێب. بەڵام لەم ساڵدا تاکو ئەم ساتەی من قسەی تیاکەم واتە لە ماوەی ئەم 7 ڕۆژ و 23 ڕۆژەی ساڵی 2022دا لە سنووری بەڕێوەبەرێتی ڕۆشنبیری چەمچەماڵ 12 کتێب لە 8 مەراسیمدا ناسێنراون. بەو پێی لە هەندێک لە مەراسیمەکاندا 2 یا 3 کتێب بەیەکەوە ناسێنراوە و بڕیاریشە ئەمڕۆ کتێبێکی نوێ کاتژمێر 5:30 ئەمڕۆ لە هۆڵی ڕۆشنبیری چەمچەماڵ لە مەراسیمێکدا بە هاوڵاتیان و بە خوێنەران بناسێنرێت لە ژێر ناونیشانی مەملەکەتی من و نامەکانم دیارە لە نووسینی ئەسوەد فایقا واتا لەم ساڵدا تاکو ئەمڕۆ 13 کتێب لە 9 مەراسیمی جیاوازدا بە خوێنەران ناسێنراوە کە دیارە بە وتەی نووسەران و ڕۆشنبیران ئەم جۆرە مەراسیمانە ئەوەکردنەوەی پێشەنگاکانی کتێب کاریگەری باشیان هەیە لەسەر ئاشکردنەوەی خوێنەر و کتێب کە هەمومان نەزانین لە ئێستاە تا ڕادەیەک وەک ئاماژەم پێکرد بەهۆی سەرقاڵی هاوڵاتیان و خوێنەران بە تۆڕە کۆمەڵایەتیەکانەوە هاوڵاتیان لە خوێندنەوەی کتێب دوورکەوتونەتەوە. بابەتێکی تر لە 3 ئابی ساڵی 2019ەوە واتا 3 ساڵ و 20 ڕۆژی ڕێک پێش ئێستا 171 ڕووفاتی ئەنفالکراوانی سنووری گەرمیان لە پزیشکی دادی بەغدایە و ڕێکارە یاسایەکانیان تەواو بووە. دیارە لە ماوەی ئەم 3 ساڵ و 20 ڕۆژەیە حکوومەتی هەرێم و بە تایبەتتر وەزارەتی شەهیدان و ئەنفالکراوان کە کاری هێنانەوەی ڕووفاتەکانە نەیتوانیوە کاری جدی بکا بۆ گەڕانەوەی ئەو 171 ڕووفاتە هەر ئەمەش نیگەرانی تاقانەکانی ئەنفال و ڕێکخراوەکانی بواری ئەنفال و کەسوکاری ئەنفالکراوانی لێکەوتووەتەوە پێچێ لە چەند ڕۆژی ئایندەشدا بۆ ئەو مەبەستا کەسوکاری ئەنفالکراوان لە سنووری قەزای چەمچەماڵ گردبوونەوەیکی ناڕەزایەتی بەڕێوە بەرن و داوا بکەن ئەو 171 ڕووفاتە بگەڕێتەوە بۆ باوشی نیشتیمان. دیارە ئەمە لە کاتێکدا لە ماوەکانی ڕابردووشدا وەزارەتی شەهیدان و ئەنفالکراوان لەسەر دواکەوتنی گەڕانەوەی ئەو ڕووفاتانە بەیاننامەیەکی بڵاو کردەوە باسی لەوە کرد کە دیارە بەشێک لە نوێنەرانی کورد لە بەغدا و بەشێک لە کەسوکاری شەهیدان خۆیان ڕێگرن لە گەڕانەوەی ئەو ڕووفاتانە بۆیە وەک ئاماژەم پێکرد چاوەڕوان دەکرێت لە چەند ڕۆژی داهاتوودا گردبوونەوەی ناڕەزایەتی بۆ مەبەستا بەڕێوە بچێت. بابەتیش ترمێ ئاماژەی پێ بکەم بەرزی نرخی نەوتی سپی ماڵانە کە دیارە نزیکەی یاخود بڵین کەمتر لە مانجێکمان ماوە لە وەرزی هاویندا لەگەڵەوەی کە هاوڵاتیانی قەزای چەمچەماڵ ئەبێ خەمی دابینکردنی ئاویان بێ لەگەڵەوەیشا ئەبێ لە ئێستەوە خەمێک بخۆن بە دابینکردنێک بەرمیلێک نەوتی سپی کە دیارە ئەتوانم بڵێم بەراورد بە ساڵی پار و پێرار نرخەکەی بۆ 2 هێندە بەرز بۆتەوە لە ئێستاە نرخی بەرمیلێکی نەوتی سپی ماڵان لە نێوان 250,000 تا 260,000 دیناردایە هەر ئەمش هاوڵاتیانی نیگەران کردووە بەو پێی وەک ئاماژەم پێکرد ئەبێ لە خەمی دابینکردنی بەرمیلێک نەوت شابن بۆ وەرزی زستانی داهاتوو. لەگەڵ ئەوەشدا لە ماوەکانی ڕابردوودا لەلایەن وەزارەتی بازرگانی حکوومەتی هەرێمەوە لێخۆشببوونی گومرکی بۆ 170 مادەی خۆراکی دەرچوو هەر ئەمش کاریگەری باشی هەبوو لەسەر دابەزاندنی نرخی خۆراک لە بازاڕەکانی هەرێمی کوردستان بەگشتی و بازاڕەکانی چەمچەماڵش دیارە لە ئێستاە تا ڕادەیەک ئەو بابەتانی کە بابەتی مادە خۆراکیەکانن وەکو ئارد و شەکور و برنج و زەید تا ڕادەیەک بەهۆی لێخۆشببوونی ئەو گومرکیەوە دابەزینی بەرچاویان بەخۆ بینیوە. کۆتا بابەت ئەمەوێ ئاماژەی پێ بکەم ڕۆژی کەشوهەوایە لە سنووری قەزای چەمچەماڵ بۆ 5 ڕۆژی داهاتوو دیارە بە جۆری سەرچاوە کەشناسیەکان بێت ئەمڕۆ بەرزترین پلە بریتە لە 42 بە 26 پلە لە سبەینێ تا 4 ڕۆژی داهاتوو پلەکانی گەرما بەجێگیری دەبێننەوە لە نێوان 43 بۆ 26 پلەدا دەبن. من ئەمێ ڕوونکردنەوەیش لەسەر ڕەوشی کەشوهەوا بتین کە ئێمە ئەڵین بەرزترین پلە 43 دیارە بەرزترین پلە بە جۆری سەرچاوە کەشناسیەکان ڕۆژانە لە نێوان کاتژمێر 3 تا 5 ئێوارە دیاری دەکرێت بەڵام بەشەوان ڕۆژی کەشوهەوا تا ڕادەیەک فێنک بووە بە تایبەتی لە دوای 20 مانگەوە لە ئێستاە پلەی گەرمی لە شەواندا بە تایبەتی لە نێوان کاتژمێر 4 بۆ 5 بەرەبەیان لە نێوان 27 تا 28 پلەی سەدیدایە. ئەمە زانیاریەکان بوو لای من ئەگەر پرسیارێکتان نەبێ من ئەگەڕێمەوە لایەوە. تۆزێ فێنکی کردووە شکر جەلال. بەڵێ کاکشوانەوە تا منیش چاکەتم لەبەر کردووە بۆ پێی دنیا فێنک بووە تقریبان ینی چەند پلەیەکیش بە ڕۆژ هەردا بەزیوە ینی بەراورد بە ڕۆژان 145 بوو لە ئێستا ئەمڕۆک ئاماژەم پێکرد بریتە لە 42 پلە واتا بە ڕۆژی 3 تا 4 پلەدا بەزیوە و بە شەوانی شوەک ئاماژەم پێکرد پلەکانی گەرما لە نێوان 27 تا 28 پلەی سەدیدایە و چاوەڕوانیش دەکرێت بە جۆری سەرچاوە کەشناسیەکان بێت لە دوای یەکینەوە پلەکانی گەرما بە شێوەیەکی بەرچاوتر دابەزێت.
بەڵێ زۆر سپاس بۆ پامنێرمان جەلال جەباری لە قسەی چەمچەماڵەوە لەگەڵمانە بوو سپاس بۆ گواستنەوەی زانیاریەکان بەڵێ ئاژان لە خەلیفان دیارە پرۆژەی بەهای فەرموودە تاقیکردنەوەی ئەنجامدا لە چەند ڕۆژی ڕابردوو لە زۆربەی شار و شارشەکانی هەرێمی کوردستان بەشداربووان تاقیکردنەوەیان ئەنجامدا هاوکارمان ئازاد ئۆمەراوایی لە خەلیفان چۆتە شوێنی تاقیکردنەوەی پرۆژەی بەهای فەرموودە لەوێ ڤیدیۆکی بۆ ئامادە کردوین ئێمەش لێرە بینەری دەبین. بسم الله الرحمن الرحيم الحمد لله كوا قۆناغی حوتەمی پرۆژەی بەهای فەرموودە بەسەرکەوتووی کۆتایی پێهات کە لە خەلیفان 155 بەشدار بوو بەشداری تاقیکردنەوەیان کە الحەمدولillah بەسەرکەوتووی ئەم قۆناغەش کۆتاییمان پێهینا سوپاس بۆ خوای پەروەردیگار. بسم الله الرحمن الرحيم الحمد لله سرەتا زۆر سپاسی ئەو بەڕێزاناکەم کە بە پرۆژەی بەهای فەرموودە هەڵەستن چەندین قۆناغی تا ئێستا لە کوردستان بەڕێوەچووە بەڕاستی پرۆژەیەکی زۆر جوانە گرنگیدان بە فەرمودەکانی پێغەمبەرمان درودی خوای لەسەر بێت گرنگیدان بە ئیقتیداکردن بە پێغەمبەرەوە صلی الله عليه وسلم بەڕاستی سوودێکی زۆری هەیە ئەم فەرمودانە بۆ ژیانی تەواوی چینەکانی کۆمەڵگا بە تایبەتی ئافرەتان الحەمدولillah توانیمان فەرمودەکان لەبەر بکەین بە ئیزنی خوا الحەمدولillah و فەرمودەکان سوودی زۆریان هەبوو ئەگەر لە سوودێکی تەمەشاوە بکەین سوودی ئەوەی ئەمە هەر جارە ئەو فەرمودانەمان ئەخوێن ئەمان قال رسول الله صلى الله عليه وسلم واتە لەگەڵ خوێندنەوەی هەر فەرمودەیەک سەڵاواتمان لێ ئەدا ئەوەش خۆی لە خۆیدا گەورەی فەرمودەکان و پرۆژەکە دەرەخات خی گەورە پاداشتی ڕێکخرانی پرۆژەکە بداتەوە هیوادارم خەڵکی کوردستان بەگشتی بە هەموو چین و توێژەکانی بێنە پێشەوە لەم پرۆژانە بەشداری بکەن بەڕاستی ئێمەی موسڵمان پێویست لەم پرۆژانە بەشداری بکەین خەڵکی دیکە پرۆژەی لەوانەیە پرۆژەیەکی وای نەبی شتێکی وایان نەبی بەڵام بە بڵپڕی حەماسەوە بەشداری لە پرۆژەکانیان بەشداری لەو شتانەکەن کە هیچ سوودی نەلۆ دنیایان لەلۆ کۆتایی دوای ڕۆژیان نابی بەڵام ئێمە ئەم فەرمودانە کە سوودی دنیا و قیامەتی هەیە پێویستە بەشداری بکەین لە برەوەی پەیامی ئێمە بۆ خەڵکی کوردستان تەواوی ئەمەیە بەڕاستی من بەخۆم زۆر ئیسیفادەم کردە لەو پرۆژەی و ئینشاڵڵا خوشکانیش ئیسیفادێکی زۆریان کردێتم کە ئەو کتێبە هەرچی دەربارەی ئافرەتە یان ئەوە کەسانەی کە تا ئێستانیان زانێت کە ئافرەت مافێکی هەیە یاخود لە پێش ئیسلامدا چ قەدرێکی لێکرا ئیسلام چ مافێکی پێداون ئەم کتێبە هەمووی ڕوون کردیتەوە الحەمدولillah کە توانیم یەک بەخۆم توانیم کە ئیسیفادێکی زۆری لێ بکەم ئینشاڵڵا هەموو خوشکانیش ئیسیفادێکی زۆریان لێ کردیا زۆر یعنی زۆر پێم خۆشە کە بەشدار بوویمە لەو لەبای فەرموودە و زۆریش ئاسانە خۆشە بەڵێ ڕێکدانەوەیەکی زۆریان لەسەر ژیانی مندا هەبووە وەروەها تاکو ئەو کاتەی لە ژیاندا بم جێبەجێشیان دەکەم و هەتا ئەو کاتەی دەمرم هەر لەسەر ئەم ڕێگایاندام و هەروە ئەگەر هەدیە وەرنەگرم یان نمرێکی باشش نهێنم هەر جێبەجێیان دەکەم چونکە هەموو شتەکانم بۆ ئەڵڵا تەعالایە بۆ دنیا نییە بەناوی خوای بەخشندە و میرەبان سەرتا زۆر سپاسی خوای گەورە ئاکەم کە ڕێگەی پێدام و ئەو نیحمەتە جوانەی پێبەخشیم کە بتوانم بەشداری بکەم لەم پرۆژەیە جوانەدا بەڕاستی لەم فەرمودانەدا ڕۆژ بە ڕۆژکی زیاتر فێر دەبووم یعنی کە هەر فەرمودەیەکم دەخین ئەزبوونێک بوو بۆ ژیانی من لەوانەیە نەمتوانی بێت کە هەمویان بە تەواوەتی لەبەر بکەم و بەڵام
بە تێگەیشتنێکی جوانەوە لیان تێگەیشتم سپاسی هەموو ئەو کەسانە ئاکەم کە لێرە بەشدار بوون. دەچینە لای ڤیدیۆکی تر کە هاوکارانمان بۆیان ئامادەکردوون ئەویش کە فستیڤاڵی دەنگ ڕۆشناییمانە کە بۆ نایبینیان ساز کراوە بۆنەیەکە تایبەت بۆن بزانین ئاخۆ سەبارەت بە چییە پێکەوە بینەری ئەو ڤیدیۆش دەبێت. زوانی لەڕێی دەنگەکان بەخشیوەتە هەمووان و گەورەترین کەلێنی لە ئەدەبیات و زانست و زانیاری و ئاین و پەروەردەی لە کتێبی کوردیدا پڕ کردوتەوە. ڕێکخراوی ڕۆشنایی بۆ زانست و زانیاری بە مەبەستی خزمەتکردن بە چینی نابینایان هەڵسا بە سازکردنی فیستیڤاڵێک لە شاری هەولێر بە ناونیشانی دەنگ ڕۆشناییمانە کە نزیکەی 150 نابینە ئامادەی بوون. من ناوم هاوکارم محەممەد حەسەنە بەرپرسی بەشی نابینیانم لە ڕێکخراوی ڕۆشنایی بۆ زانست و زانیاری و هاوکاری مرۆڤی دیارە و ڕێکخراوە مدە ساڵانێکە دامەزرا لە خزمەت چینی نابینیاندایە هەموو زانست زانیاری هەمووش وەکو هاوکاری مرۆڤی. ئەوڕۆ هەڵساوین بە سازکردنی فیستیڤالێک ئەو فیستیڤالە بۆ دابەشکردنی 130 کتێبە لە بوارە جیاجیەکان کە بە شێوەی دەنگ چونکە هەموو کەسێش ئاسای ئەگەبی و کتابی خوێنتەوە ئاسانە بەڵام کەسی نابینا دەبی کەسێک بۆی بخوێنتەوە ئێمەش هەڵساین بۆی کە ئەو پرۆژەمان کردێت تەمانەوە سێمین فیستیڤالە بۆ 130 کتێب دەکرێت لە 2017 فیستیڤال یەکەممان کرد 2018 فیستیڤالی دووەم ئەمە سێمین فیستیڤالەکە لەو ساڵ دەکرێت کتێبەکانش کتێبی بواری جیاوازن و ئینسانش بەڕاستی کە دەبینی خزمەت دەکات لە ڕووی ڕەهەندی ڕۆشنبیری لە بۆتاش ناوینە خۆی بەخۆشحاڵ دەزانی و ئامادەشمان هۆشارکردنی خەڵکی و ڕۆشنبیرکردنی خەڵکی بەرزکردنی ئاتی ثەقافی نابینە هەروەها بۆی کە گەر نابینە هەر سەرچاوەش بێ بە دەنگ هەبی لە بەردەستی بەتابێت ئەو نابینانەکە خوێنەرن یاخود ئەوانەی کە قوتابینە لۆی کە کاتێک کە لە کاتی بەحث و توێژنەوە بابەتانە سەرچاویان بەرزکەوی ئەو پرۆژانن بەڕاستی وەمان لێ دەکات کە زیاتر خزمەتی نابینایان بکەین بە حکومی کە نابینایەتی زۆر پێشوازی لەو جۆرە پرۆژان دەکات و ئێمە جگەلەوە ئەپێکشمان دروست کردووە ئەپلیکیشن ڕۆشنایی یەکەم ئەپلیکیشنی لەسەر ئاستی کوردستان تایبەت بە کتێبی دەنجی یان ئەو نابینایە کە دەست نەگات ئێرەش دەتوانێت لەسەر موبایلەکەی خۆی لە هەردوو سیستەمی ئەندرۆید iOS ئەپلیکیشنەکە دابەزێنی سەرجەم کتابەکانمان لەوێ بەش جا کردەوە ئامادەیە. بەشداروان بە گرنگیەوە لە چالەچەکان ڕوانی و پێیان وابوو لە ڕێگەی ئەم زۆرە بەشداریکردنا دەتوانن وەکو کەسی ئاسایی لە ڕووی زیادبوونی معریفە و زانست و زانیاری سوود لە پەرتووکە هەموو جۆرەکان ببینن. ئەمڕۆ لێرەدا کۆبوونەوە بۆ ئەوی ئێمەی نابینیان لە کاروانی زانست و زانیاریدا نەبڕین بتوانین وەکو کەسانی ئاسایی لەم فیستیڤاڵەدا بەشدار بین و چەند کتێبێکی بە نرخ و بە پێز و گرنگ لە هەموو بوارە جۆرا و جۆرەکان لە چوارچێوەی ئاین و دەرونی و تەندروستی و هەموو بوارەکانی کتێب لە ڕێگەی دەنگەوە بکەینە دیاری بۆ نابینایان چونکە ئێمەی نابینا لەبەرەوەی توانای خوێندنەوەی نووسینی ئاساییمان نییە بۆیە پێویستمان بەوەیە کەوا وەک ئاشکرایە لە ڕێگەی دەنگەوە بتوانین گوێ لە کتێبەکان بگرین ئەمەش سوودی دەبێت لە چەند لایەنێکەوە وەک ئەنجامدانی توێژینەوە بۆ نابینایان کەوا بتوانن لە زانکۆوەک و کەسانی ئاسایی سوودی لێوەربگرن. ئێمەوەکو نابینا ناتوانین کتێبی ئاسایی بخوێنەوە و کەسی ئاسایی و کەسی بینا با بڵێن ئەوانەی کە چاویان بێکێشەیە لە بەدیلی ئەوە ئەو ڕێکخراوە هەستا بە تۆمارکردنی کتێب و کە لە پێشتردا کۆمەڵە کتێبی تۆمار کردووە من بەڕاستی ناتوانم با بڵێم بە وردی بڵێم ئەوەندە کتاب خوێندێتەوە بەڵام سوودێکی زۆر وەرگرتەوە و کتێبێکی زۆر الحەمدولله لە ڕێگەی چالەچەکانی ئەوانە بەدەست گەیشتەوە و توانیوەتە بخوێنمەوە. لەم فیستیڤاڵەدا 130 کتێبی دەنجی تۆمارکرا و بەخشرایە نابینەیان پەرتووکەکان لە بواری ئاینی و ڕۆشنبیری گشتی پێکات بوون. گەیلان سابیر کەناڵی ئاسمانی پەیام تایبەت بە بەرنامەی پەیامی ڕۆژ.
بەڵێزان لە بەشی دووهەمی پرۆگرامەکەمانە باس لە کێشۆگرفتەکانی ڕەوەندی کوردی لە ئەوروپا و بە دیاری کراویش لە وڵاتی بریتانیا لەگەڵ میوانەکەمان زۆر بەڕێز کاک فەیسەڵ ئیبراهیم دانیشتووی وڵاتی بریتانیای وەڵامی ئێستا لە ستۆدیۆ لەگەڵمانە. کاک فەیسەڵ بەخێر بێت و بەخێریش بێتەوە بۆ کوردستان. زۆر سپاس سەلام. باسمان لە ڕەوەندی کوردیە کێشۆگرفتەکانی ڕەوەندی کوردی تاراوگە لە ئەوروپا بەگشتی بە دیاری کراویش باڵێن لە بریتانیا لە بەرەوەی بەڕێزت لەوێ دانیشید. ئەگەر بەگشتی ئەوە بپرسین ڕەوەندی کوردی لە چه بارودۆخێکایەسە لە ئەوروپا کورد چۆن ژیانی ئەگوزارێنە یان چی لە لای کوردەکانە گوزارێن؟ بسم الله الرحمن الرحيم الحمد لله والصلاة والسلام على خير خلق محمد وعلى آله وصحبه ومن والاه. زۆر سپاس دەستان خۆش. وڵا کاک شوان یعنی بە دیاری کراوی ڕەوەندی کوردی لەم واقعی ئێرەواتۆتە ئەوروپا و بریتانیا. من باس لە بریتانیاکەم چکە وڵاتی معلوماتم لە شوێنەکانی کە هەیە بەس وەکو بریتانیا کە خۆم لێ لەندەن و شارەکانی کە کورد خۆی لێرە لە کۆمەڵی کێشە ڕائەکە کەیتە ئەوێ ڕاستە بەم کێشانەوە گاتە ئەوێ بە هەمومان کە گەشتوینەتە ئەوێ لەوێ کۆمەڵی کێشەی کەش ڕوبەڕووتە بێت و ینی کێشەکان چەند بار و چەند قات و سێقات و چوار قاتە بن. لەوانەیە یەکەم جار کێشەی ئەو فترەی کە من ڕۆشتمەتە دەرەوە ئەو کاتە زۆرتر لەوانەیە کێشەی ئەم ڕاستی کێشەی ئەمنیەت هەبووە، کێشەی ئیستقرار نەبوونی سیاسی هەبووە، کێشەی خزمەتگوزاری هەبووە، بەڵام لەوانەیە گەورەترین کێشە لەو کاتێک کە زمانی حەسار و گەمار و ئابووریانە بوو زۆرتر کێشەیەکی ئابووری هەبوو کە خەڵک زۆرتر بۆی ئەڕۆشت. ئەو کاتێ ئێمە زۆرتر تەرکیز لەسەرەوە بوو خەڵک ینی هەموو جالێی کوردی و خەڵکی کورد زۆرتر بیری لەسەرەوە بوو کە چۆن بتوانێ باری ئابووری خۆی یەکەم دەوروبەرەکەی چاکە. بەڵام ئێستا ئەوەی کەیەت ئەوروپا ئەم کێشەی کەمتر هەیە. لەوانەیە زۆرتر کێشە ئەو کێشە سیاسیانی کە جەنابتان لێرن خۆتان یان پێویست ناکەم من هیچی لەسەر بڵم کێشە ئێرە لەو کێشەی نائیستقراری و ناحکومی و مەسەلەن بێکاری و بەتاڵی و بنەبوونی ئایندەیەکی ڕوون ئەمە وای کرۆ جالەیەکی زۆری خەڵک ئەم وڵاتە بەجێ بێڵێ بگاتە هەرێکە لە وڵاتە جیاکانی ئەوروپا بەتایەتی مەسەڵەن بە تەحدید بەریتانیا. بەریتانیا وڵاتێکە ئەم کەسێک کە ئەگاتە ئەوێ بەڕاستی بۆ کورد زۆر قورسترا ئەوەی کە ئێمە کوردین چونکە کورد بەداخۆم ئێمە یەکەم میلەتی نازانێت لەوانەیە میلەتی کەشەوە بەڵام ئێمە یەکێکین لەو میلەتانەی کە ئێمە دەوڵەتمان نیە یەکەم چونکە ئەو جالیانی کە لە ئەوروپایە لەو وڵاتانە کە جێگیرە بن بەلانی کەم سەفارات و قونسڵی و نوێنەرایەتی حکوومەتەکە هەیە کە بە وردی ئاگای لە جالیەکەی خۆیەتی لە ڕووی خوێندنەوە لە ڕووی زمانەوانیەوە بەڵام ئێمە بەڕاستیەکە لەو کێشانە یەکەم کێشەی جالی کورد لە ئەوروپا ئەوەیە کە بێخاوەنە. کەواتە کاک فەیسەڵ ئەفەن ینی ئەو بابەتە زۆر گرنگە من ئەزمونێکی کەمی ژیانم لە دەرەوە هەیە زۆر جار کە کۆمەڵێک مەڕاستیم و بۆنە دروستەکە هەموو ئەو نەتەوانەی تر خێلانە و لانی خۆیان هەبوو بە مارش و دروشم و ئاڵاوە ئەوەی بێخاوەن و بێهەست و بێمەجال و بێمەکان بوو ئێمە بووین کە نەمانەزانی لەسەر عێراق خۆمان ساخێنەوەیان خۆمان هەر ئەو کیانەی هەمانە لەوێشدان پێدراو نەبوو. نەبوونی ئەم کیانە یاخۆت نەبوو گرنگی پێنەدانی دامەزراوەکانی هەرێمی کوردستان بە جاریەی کورد بە ڕەوەندی کوردی لە ئەوروپا چ کارەساتێک بۆ کوردانیەوە دروستەکە و لە داهاتوشی چاوەڕێ ئەم کۆمەلگایە مەکە ئەوان بۆ فۆرمەوە بگەڕێنەوە. یەکەم وڵات ئەبێت تۆ تەمەنای ئەو بکە ئایا ئەو خەڵکە ئەگەڕێتەوە جارێکی تر ئەمە قسەی خۆگە وەزعەکەی ئێرەوابێ و خەڵکە بێ چاوەڕێەوە نەکەی بەردەوام تا ئێستا کۆچەکە پێچەوانەیە هەر بۆ ئەوێ نەکەوەی بۆ ئێرە بێ من تەسەوڕ ناکەم ینی تا بارودۆخی هەرێمی کوردستان و عێراق وانە بەم جۆرە بێ و خەڵکە مەگەر بەس بۆ سەردانێک ئەویش سەردانی هەرێمی کوردستان جگە لەوەی کە زۆر مکلیف یان زۆر تەکلیفی ئەوێ بەڕاستیم لە ڕووی پارە و مەستروف و ئەوانەوە بەڵام ئەو خەڵکە کە سەردانەکەن تەنها لەبەر خاتری خزم و کەسوکار و هیچی تر یعنی هیچ شتێکی و هیچ مەقاوماتێکی تر نێتۆ بێن تۆ بێرە جگە لە خزم و کەسوکار و دۆست و ئەحباب ئەوان یعنی شتێکی لێ نییە ئەمەش جیلێک بڕواویش نامێن ئەمەش ئەبێ کەس هەست بە مەسئولیت
بکە یعنی من لەمانە تەجروبەی ژیانی خۆم حسابەکەم من بەس ینی هەدەفی ئەساسیم دوو سێشتە یەکەم ئەو مناڵانم کەین و ئێرە لانی کەم خزم و کەسوکاری خۆمان بناسن دوو بەلانی کەم بتوان بە کوردی قسە بکەن زمانی کوردی بزانن ئەمە باگراوندەکەیان ئێرێ بە ئەو کۆڵی بە بڵین بە سلبی بێ ئیجابی بێ ئەمە شتێکی ترە بەڵام بزانێ خەڵکی ئێرەیە بەڕاستی لەوانەیە ئەمەیان بۆ ئێمە مهتەمتریش بێ مەسائلی دینی و پێگانی ئەو مناڵانەیە چونکە ئێمە جالی کورد ئەوەی کە مهتەم بێ بە مەسائلی دینی کێشەی زۆر قورسمان هەیە لە ئەوروپا کە لەوانەیە خەڵک عایلەکانی تر هەستی پێ نەکەن یعنی تۆ تەسەوری ئەوە بکە مناڵێک لە ماڵایە یەک حرفی عەرەبی و حرفی کوردی ناناسێ هەر نازانێت بچیە چی ئەسڵەن ئەمە ئەو مناڵانی کە لێرە بۆ نمونە قورئان خوێندن دەرس خوێندن دەرسی دینی بە تایبەتی تۆ مناڵ تۆ ینی زۆر بە ئاسان لە مەکتەب فێری هەموو حرفەکانە بێنێتە مزگەوت یعنی زۆر بە شێوەیەکی ئاسان توانە قورئان فێر بێ ئەگەر ئەو کەسەی مهتەم بێ بەمە بەڵام ئێمە گەورترین کێشەمان ئەوەیە تەسەور بکەین تۆ مەسەلەن بە 50 ڕۆژ نەگەوت بلەوانێ بە 5 ساڵ نەتوانین مناڵەکە فێری خوێندنەوەی کوردی و عەرەبی بکەیت چونکە هیچ شتێک نییە ئەم مناڵەوە بەسێتەوە بەم وەکڵی بەم باگراوندەی ئێرەوە بەم وەزعی ئێرەوە ئەو مناڵە چێتە مەکتەب ئینگلیزیە هەموو شتێ تەلەڤیزیۆن ئینگلیزیە مثلەن یوتیوب و ئەوەی کە شاشەیە ئینگلیزیە لە دەرەوە هەمووی ئینگلیزیە ڕەفیقەکانی ئینگلیزن ینی ئەم مناڵە ناتوانێت فێری کوردی بێ ینی ناتوانێتەوە هیچ عەرەبی ینی ناتوانێت فێری کوردی بێ بەداخەوم زۆربەی عایلەکان ئێستا لە تۆ مناڵەکانیان ناتوان بە کوردی هەر قسە بکەن ئەسڵن یعنی دایک باوکە توانێت قسە بکە بەڵام ئەم مناڵە ماوەی کەیەتەوە بۆ کوردستان من نییە مناڵەکەم یەنم لەوانێ مناڵەکەم ماوەی کە من نەبم یان مەسەن 20 ساڵی ئایندە 30 ساڵی ئایندە ئەو مناڵەکە هێتێرە هەست بە غەریبیەکی زۆر عەجیبەکە چونکە تەنانەت ناتوانێت قسە لەگەڵ خەڵکا بکە مەسەن خزمەکانی خۆی ناناسێ ئەمجا ئێرە وەکو عەرزم کردی من ئەوەی کە ئەمهێنێتەوە بۆ وڵاتە مەقاوماتی ئێرە تەنها خزم و کەسوکاری ئەو مناڵ ئەو شتانەی نییە هەست ئەو عاتفەی تیان نامێنێ یخۆ بە هاتوچۆوانە هەرچەند بەداخەوم یعنی ئەو بارە خراپە بە سلبەن ئێرەشی گرتووە یان لێرە عەلاقات کەمە عەلاقاتی کۆمەڵایەتی زۆر کەمە هاتوچۆ کەمە بەتەکید لێرە لانی کەم مناڵ فێری کوردیە بێ فێری عەرەبیە بێ دەرسی دینی ئەخوێنێ ئەچێتە ناو بازاڕ و قەتع و تابلوانە کە ئیبینێ بە کوردی خوێنێتەوە بە عەرەبی خوێنێتەوە مزگەوت ئەچێتە مزگەوت لانی کەم گوێی لە شتە بێت دەرسی بێ مەسەلەن دین ئەخوێنێ لە مەکتەبە کە ئەمە هەمووی یعنی کێشەی قورس و ئاستەنگی قورسن کە ڕوبەڕووی ئێمە ئەبنۆ لەوێ پێشەوەی جەخت خێنە سەر خێزانەکان و باز لە بارودۆخی ئەوانکەن بەگشتی ئاماژەدا بە گیر و گرفتەکانی کوردان لەوێ بەڵام باسێک لە بارودۆخی ئێستا بکەین لە کاتێکا کە بینین ژمارەیەکی زۆری کۆچبەر لە ناوچەکانی هەرێمی کوردستان ڕوو دەکەن ئەو وڵاتە لە ئێستا بارودۆخی ئەوان چۆنەوە لەوێ چی دەگوزارێ ئایا توانیمیانە بە شێوازێکی باش لێ جێگیر ببن بەنسبەت ئەوەی کە بۆ بەریتانیایەت لە بەریتانیا ئێمە بێوەمان لەبیر نەچێ بەریتانیا شۆک و هەموو دنیا مەحکومە بۆ گۆڕانکاری گەورانی کە لە دنیا ڕوەدەن بۆ نمونە مۆزوعی کۆرۆنا کە هەموو دنیای گرتبووە مۆزوعی شەڕی ئۆکرانیا و رووسیا بە تایبەتیکە و شەڕێکە لە شەرقی ئەوروپای ئەمە کێشەیە ئەو کێ بارگرانیا قورسەی کە لەسەر هەموو دنیا و ئەوروپاشەیە ئەو کوردانی کە ئێستا ئەگەن ئەوێ ئەبێ زۆرتر چاوەڕوانی ئەو کەن کەیسەکانیان نەکلای بکرێتەوە چونکە بەفیعلی بەریتانیا ئێستا کێشەی ئەوەی هەیە کە خەڵکێکە بە هۆی کۆرۆنا وازی لە ئیشێناوە ئامادە نین بچنە سەر و ئیشانی کە پێشتر لێبوون ئەمە بەس بۆ بابەتی وەزارەتی ناوخۆیان بڵێن هۆم ئۆفیسیا بابەتی ئەوەی کە پەنابەرە نییە مەسەر مەتارەکان کێشەیانەیە خەسەخانە کێشەیە هەموو شوێنەم کێشەی هەیە بەتەکید ئەبێ زۆرتر چاوەڕوان بکەن ئەین تەسەوور کە خەڵکەیە 5 ساڵ چاوەڕێ 4 ساڵ 5 ساڵ چاوەڕێەکە ئەبێ هەر چاوەڕێ بکە پیاوە تۆ لە ماڵەکە چاوەڕێ بکە و تا ئێمە جوابی کەیسەکە بینەوە کەیسەکە ئەوش ئایا کەیسەکەی قوبوڵ ئەکریا قوبوڵ ناکرێ ئەمش مۆزوعێکی تر زیاتر ڕەبتی بە وەزعی باری کەسەکەوەیەکەیەتەوە کاک فەیسەڵ ڕەنگە بۆ گەنجێک کە زگوردە و سەرەتا دێتەوێت 4 ساڵ 5 ساڵ تەمەنی کەم بێ ڕەنگە کۆمەڵە کێشەکان ڕۆتینات بنیان مەجای چارەسەرکردنی تیاابێ بە دیاریکراوی لە ڕەوەندی کوردی بە تۆزێک جەخت لەسەر خێزانی کورد بکەینەوە گرفتەکانی خێزانی کورد لە تاراوگە و بە دیاریکاریش لە بریتانیا وەکو باوکێک ناڵەکە دەنێری تەختاپخانێکی ناو وڵاتی بریتانیا ئەو منهەجانەی لەوێ دانراوە بە پێی یاسانی و دەوڵەتیان و ستانداردەکانی ئەوەیە لەگەڵ کللتور و پەروەردە یاخود ئەوەی تۆ ئەتەوێت بۆ مناڵەکەت فێر بێ ئەوەیە یان کۆمەڵە کشتی تایە کە ڕەنگە تۆ پێت خۆش نەبێ نەشتوانێت ڕێگری بکەیت
بە دڵنیایی مەوزۆی منهەجی مەکتەب لە بریتانیا ینی ئەمە بە چاڕۆن بێ هەموو بەریتانیاک منهەج نییە تەنانەت ئەتوانی بڵی شارێکیەک منهەج نییە چونکە زۆربەی جار مەکتەبەکان ئوسلوبی خوێنی خۆیان بۆ جامیعەکانیش تەواوە يعني تۆ لەوانەیە مەسەن کولی سیاست لە جامیعەیە بخوێنی کۆمەڵی منهەجە خوێنی بڕۆی لە جامیعەیەکە کولی سیاست جیاوازە جا مەکتەبەکان جیاوازن بەڵام هەمویان کۆمەڵێ بابەت هەن کە مەسەن بابەتی دینی يعني ئەو مناڵە چۆن بابەتی پەروەردەی ئیسلامی ئەخوێنی عتیادی بێت لەسەر ئیسلام شتە خوێنەوەکو دینەکەی خوێنە بەڵام لە مەقابل لەمە دینی مەسیحیشە خوێنێ دینی جوولەکە ئەخوێنێ دینی هیندۆزە خوێنێ دینی بوزایی ئەخوێنێ بە دڵنیایی ئەگەر تۆ ئاگای لێ نەبێ يعني ئەم مناڵە ئەکوێت سەر ئەو مامۆساکە دەرسەکە شەرحەکە خۆ ئەگەر لە خلالی هەموو دەرسەکە 2 دقە بیێ بە ئاقارێکا بڕات طبعا لەوێ مناڵ لە بەتایەتی لە مەرحەلەی سەرەتایی مناڵ زۆر هۆگری مامۆساکەیت چونکە یەک مامۆسا هەموو دەرسەکانی پێڵێ يعني ئەکسەرەتی دەرسەکان یەک مامۆسا ئێڵێتەوە هەنێ مەسەن دەرزی مۆسیقان هەیە بڵێم ئەوانەی خوێن ببوورە ئەمە ئەم مامۆساکە ناتوانێت ئەمە بڵێتەوە مامۆسایکی کەیە بۆ نمونە دەرسی هونەرە خوێن ئارت و ڕەسمکردنەوەمانە ئەمە مامۆسای تایبەتی هەیە بەڵام دەرسی زانست و بیرکاری ئەوانەی کە بابەتی مەسەن دەرسە شتەکان بە دینەکەشۆ یەک مامۆسایڵێت و زۆر جا ئەمە واکە ئەم مناڵە زۆر هۆگرێ بێ و بە تایبەتی مامۆساکانش بەڕاستی زۆر بتوانان لەوەی کە بتوانن دڵی ئەو مناڵانە ڕاگرن یعنی ئەمە حقیقەتێکەوە بێ بوترێ چکە مناڵ ساعت 9 چێتە مەکتب تا ساعت 3 ئەو مناڵە بێ تااقەت نابێ 6 ساعت و لە مەکتەبە لەمش فترا ئەمما مۆساگەر بێ و دەرسانێکە پێڵێت ئەو کاتەکەوێت سەر ئەرکی دایک و باوک بە تایبەتی ئەگەر مهتەم بێ بەلایەنی یەکەم وەکوتم لایەنی نیشتمانی تۆ مەسەلەن ئەم بە خەڵکی کوێ ئەم مناڵە من بۆیە پێمەتی مەسەلەن ئەم کووردە مناڵمان هەیە لەوێ زۆر مناڵ ناتوان ئەسڵن دەکەلیمە بە کوردی قسە بکەن یعنی بە هیچ شێوەیە مەسەن هەر تێناگە لە ماڵاشتە ئەو عادات و تەقالیدی کە لێرە هەیە طبعا لێرە چەند کاڵ بۆ تۆ بەکاڵترە گاتە لای ئێمە هات و چۆ و تەعامل و یەکتر بینین بە حکمی ئیشکردن و مەشغەڵەت ئەوانە هەنێ عایلش بەڕاستی ئینسانە بێ حقەتە بڵێ حەزیان لەوەیە کە دا ببڕێن زیاتر یەکێ لە کێشەکانی تر ئەوەی کە مەسەن پیاوێکی کووردە لەگەڵ ئافرەتێکی بڵێن غێری کووردا زەواجەکە مناڵیانە بێ بیانی ینی بەڕاستیەوە ئەو کاتەوە مناڵە ینی هەر بە تەواوی و نەبێ مەگەر پیاوەکە یا باوکەکە یا بە پێچوانش و دایکەکە ئەم بۆ دایکەکەش ڕاستە ینی چکە دایکەش لەوانێژوو لەگەڵ پیاوێکی زەواج لەگەڵ پیاوێکی بیانی بکە ئێمە من پێم وایە لە 25 ساڵ ئەمجا وەکو بێکەم جار باسم کرد ینی بێخاوەنترین جالیە کووردە لە ئەوروپا کە بەداخەوە مەڕاست وەڵی جا خەم ساردی ئێرە وای کردووە ئەو حیزبیانە ئێرە بە تۆماتیکیان هاتوو گواستراوەوە بۆ ئەوەی بۆ باگران ئەو بۆ نمونە من باگراوندێکی سیاسیم هەبۆ لێرە چوومە توی هەرسە باگراوندەکەی خۆم بەردەوامم ئەمجا ئێمە وەکو کورد شعبێکی داخراین لەبەرەوە زۆربەی زۆرمان کە ئەچینەوە کەمتر بە دوای خوێندن و کرانەوە و تێگەشتن و ئەوانە زۆرتر بە دوای ئیش و کار و کاسپی و پارە و عنی ئەم ئیتیجا هەیە ئەمە وا ئەکام ئینسانانە کەمتر بکرێنەوە لەگەڵ ئەوەی کە تێبگا لەوەی کە مەسەلەن بیری مەسەن مەفاهیمی حیزبایەتی چییە چۆن حیزبایەتیەکرێ ئۆتۆماتیکەنەوە حیزبایەتێکە لە کوردستان و بەشبەشێنێک لە کوردستانی هاتووەتە ئەوێش ئەو ڕقوقینەی لێرە لە یەکتر هەیە گەشتووەتە ئەوێش ئەو سنوورانەی لێرە دانراون من بە تهدید پێتاڵێم گەشتووەتە ئەوێش من لە بیرمە ساڵێک جنابی کاک مەسعود بوو لە کۆبوونەوەیکی فراوان من نوێنەری کۆمەڵ بووم لێ کە قسەمانە کرد باسی ئەومان کرد کە ڕجاان بە ئەو وەزعی کوردستان نەگاتە ئێرە بیر لەوە بکەنەوە لێرە هەموو ئەم میلەتانەی دنیا شتێکی ناوی لۆبی جالیە یا مەسەرن ڕەوەندی کوردی بیر لەوە بکەن و ئەمە دروست بکرێت ئەم ڕەوەندە کوردی ئەگەر بە شێوەیەکی باش ئاراستە بکرێت ئێستا کە ژماری دەنگدەرەکەی زۆر زیاد بۆ طبعاً یعنی سە لە لەندەن خەڵک من کوڕێکی ڕفیقم و پیاوێکی زۆر بەڕێزی شەکە بۆتە ئەندامی ئەنجومەنی شارەوانی یەکێ لە شارەوانەکانی لەندەن پیاوێکی زۆر بەڕێز یعنی کورد گەشتە ئەو مەرحەلەی کە بگاتەم قۆناغانە مەسەلەن کاندید و ئەوانەی هەبێ ئێمە من ئەو کات بیرم لەسەرەوە بوو کە ئێمە لانی کەم ئەگە کاندیدمانە بێ دەنگدەرمان هەیە
لە هەموو شارەکانی بەریتانیا ئەم دەنگدەرانە تۆ خۆ لە بەریتانیا هەموو کەسێکەمە ئەبێت لە بەرچاوی بێ یا پارتی پارێزگاران حکومە یا پارتی کرێکاران خۆ لەم دوانە زیاتر ئێستا هەروە بووە ڕازە حیزبیکایە بەڵام تۆگە بێ لەسەر ئەساسی ئەم کاندیدانەی کە هەیەە بۆ پەرلەمان ئەگەر جالیەکی مرەتەب و خەڵکێکی پارەی لێ سەرف کرێ و پارە چۆن یانی بەس ڕێک بخرێ ئەم جالیە تۆ توانی لەگەڵ ئەم حیزبانە بۆ مەسەن بەرژەوەندی نەتەوەی خۆ بەکاری بێنی بتانی ئیسفادە لە دەنگی ئەم پەرلەمانتارانە بکەی بۆ نمونە ئاشکرا قسەی لەگەڵاکە زۆر ئاسانە تەوان باز نەبازنەیە لە بازنەکەی خۆ کابرای پەرلەمانتارە بینی ئێمە وەکو جالی کوردی دەنگ بە تۆ دێن مسۆگەر تەکەین تۆ دەربچی بەڵام ئێمە وەکو کورد ئەمەمان لەسەر تۆ ئەوێ لانیکەم پارێزگاری لەسەر قەزیەکە ئێمەیەکی بەڵام بەداخەوە لەبەرەوە ئێمە نزوجی یا مەسەن تێگەشتنی فکری ئێمە بەڕاستی کورتە تێگەشتنی فکریمان لە ئاستێکی خراپایە نەمانتوانێت بە هیچ شێوەیەک ئیسفادە لەم بابەتە بکرێ یعنی نەمانتوانێت ئیسفادە لەوە شکێمە داخەوە کەواتە حکوومەتی هەرێم لەو دەروی وڵات بە تایبەتیش لە بەریتانیا نوێنەری هەیە بۆ ئەوی کە خزمەتێک بەڕەوەندی کوردی بکە یاخود ئەگەر هەش ببێ هەمووی لایەنگیری و جیاکاری و بەبووی کە لە کوردستانە هەیە بەداخەوە دوو ئیدارەی و ئەوانی کە لێرە هەیە و هیچ کەسێک ناتوانێت لەوەی خەم لە ڕەوەندی کورد بخوالێ ڕەوەندی کوردی واقعەکەم بۆ باز کردی ئەمە من کاتی خۆشی کە لەوەی سیاسیمانە کرد و خەریکی کاروباری سیاسی و پەیوەندی و علاقاتیوانە بووین ئێمە دووسێ ئیشمانە دووسێ جەمعیە هەبوو یەکیان کۆمیتەی حیزبە کوردستانیەکان ئەمە تەبعاً هەموو کوردەکان بەشەکانی کەشی لێبوو لە کۆمیتەکە دوای کۆمیتەیەکی کە هەبوو تەجەموعێکی هەموو هێز و لایەنە سیاسی عێراقیانە بوو کە ئێمە لەرکیان عوزۆ بووین ئەندام بووین نوێنەرایەتی حکوومەتی هەرێم ئەو کات بەیانخان بوو بەیانی سامی عەبدوڕەحمان کە ئێستا لە ئەمریکایە بەڕاستی ئافرەتێکی یعنی کەفؤ بوو بەتوان نابوو ئافرەتێکی معقوڵش بوو بەڵام ئەبێ ئەومان لەبێنش ئەم ئافرەتە پارتی بوو بەڕاستی وەکو حسابی پارتی دانرا بوو ئێستاش کارکاروان و پیاوێکی بەڕێز ینی کوڕێکی زۆر چاک و پیاوێکی بەڕێزە بەڵام پیاوەشی کێتیە جێگرەکەی کاک خەسرەواشگەیە بۆ نمونە پارتیە ئەمان یعنی ئەم وەزعەیەرە من پێدەڵێم ئەو وەزعە تەشکیلی حکوومەتی هەرێمی کوردستانە گەشتووەتە ئەوێش ئەمە ڕەبتی بەوە نییە کە فلانێکە یا فیسادەکە ڕەبتی بەوە هەیە کە ئێمە بەعام نزوجی نازم وڵات تعبیر ئەمە تێگەشتنی فکری ئێمە بۆ دین بۆ نیشتمان بۆ نەتەوە لە ئاستێکی خراپایە یعنی ئێمە ئەبێ ئەمە ڕاستکەینەوە بەڕاستی لێرەوە ڕاست بکرێتەوە کە بەداخەوم یعنی بەداخەوم کە ئەم ئاسۆ نابینم یعنی ئەمە ئیشی حکوومەت یعنی سەر مەسەلا حکوومەتی ئەی حکوومەت کۆیت کە بچووکترین حکوومەت وەریگرە سەفیرەکەی سەفیر نوێنەری حیزب نییە لەوێ سەفیرەکەی نوێنەری کۆیتە هەموو کەسێکی کۆیتی بە حکوومەت و بە معارەزەوە حەقی ئەوەی هەیە داوای حەقی خۆی لەم سەفارەتە بکە داوای ڕێنمایی لێ بکە ئەو سەفارەتە حەقی ئەوەیە بەڵام بۆ جالی کوردی لەبەرەوە ئێمە ئەم دەسەڵاتی حکوومەتی هەرێم یعنی بەڕاستی حکوومەت نییە ینی ئینسان بە حقیقەت بڕوا ینی مە واقعی بین ئەمەی حکوومەتی هەرێم و عێراق وەزعێکە لە پێناسەی سیاسیە پێناسەی نییە يعني ئەم حکوومەتە نازانێت عێراق حکوومەتێکی ڕاستە فیدراڵیە بەڵام ئایا ئەم سیستەمە ئێمە چۆنە ینی مەسەڵەن معارەزە چییە و حکومت دەسەڵات چییە کێ معارەزە و کێ دەسەڵاتە ینی ئەوەی کە دەسەڵاتە ئێستا حکوومەتی مشتەرەکمانێت تێکەڵە مەسەڵەن زۆربەی جاری وایە حکوومەتی زۆربەی لایەنەکانە ڕەبتی ئەم حکوومەتە لەگەڵ عێراق ئەوەیە کە ئەی بینین مەسەڵەن یخۆ سەفیری عێراق شەر بە فکرە بیرەکات ئەوە وتمان دامەزراوەکانی هەرێمی کوردستان لە دەرەوەش بە هەمان 50 ئێرە و جاری واشەیە بۆتە خزمێنەوە ناوچە ناوچەکەری زۆر جار باسەکرێت لە وەسەتی ئەوروپاوامانە زۆربەی نوێنەرایەتەکانی کورد هەمووی هەر بە بنەماڵە گیرێ حکوومەتی عێراق چۆن لەگەڵ ڕەوەندی کوردی مامەڵەکە یاخود ڕەوەندی کوردی لەگەڵ سەفارەتەکانی عێراق لەوێ چۆن هەماهەنگی هەیە بەدەمەوە چونێکەیە کوردەکان لەوێ ئیشەکەن کاکە وڵایە حقیقەتەکەی من ئەوەی تەجروبەی خۆمە پێڵێم بۆ خوا من تا ئێستا یەکجار چوومەتە سەفارەتی عێراقی چەند سەفارەتێکی ترێک وڵا بەتاکێت نایان یەکجار ڕۆشتومەتە ئەوێ ئیشێکە بووە بەس ئیشێکی زۆر بەسیط بوو ئەوانە چوومەتە ئەوەی تر باوەڕکە زۆربەی کات هەر نازانم کە من یەکێکم لەوانەیە کە متابعی سیاسەتەکەم بە حسابی خۆم یعنی زۆربەی کات نازانم کێ سەفیری عێراقە چونکە ئیشی پێی نییە ئەمجا هیچ ئیشێکیشی بۆ ناکە عێراقیش ئەو وەزعی لە بەغا و لە عێراقە گوزارێ بە تاکید لە سەفارەتەکەش هەروایە زۆر جار سەفیرەکان کوردن وەڵی جا کورد بوو بەڵام ئەو سەفیری عێراق بۆ لەوانەیە کەمتر بیری لەوە کردبێتەوە من ینی لەوانێ چەند جارجالی کوردم بینەوە کە خۆپیشاندانی کردەوە لە بەردەم سەفارەتی عێراقیە
یعنی چەند جار خۆ پیشاندان کە ئەمەم بینیوە بەڕاستیەوە خۆ دژی بۆ نمونە گەڕانەوەی پەنابەر بۆ عێراقیا بۆ هەرێمی کوردستان دژی مافی ئازادی و ڕۆژنامە بەڵام هەر ئەم با پرسیارەکە وەڵامش تۆزێک سیاسیە ینی هەست بە یەکدەنگیەک ئەکرێ بەلایانی کەمەوە ناڵێم 100% بەڵام ئەتوانین بە بەراورد بۆ ژمارانەی لە بریتانیا ڕەنگە 180 بۆ چلی ڕەوەندی کوردی لە بریتانیا جۆرێک لە یەکدەنگی و یەکڕەنگیەکی پێوە دیارە باگراوندێکی تا ڕادەیەک ئۆپۆزیسیۆن بەم حکوومەت و بەم دەسەڵاتە بینین کە سەرکردەکانی ئەم دەوڵاتە دەچنە ئەوێ دێنە دەنگ یاخود کۆمەڵێک کەسایەتی کە ڕەنگە دۆست و ئەربابی ئەم دەسەڵاتە بن لەوێ دەنگەکان هەن چالاکن ئەمە لەکیەوە سەرچاوی گرت و ئەم چالاکیانە بە دەنگ هەڵبڕنیشان بێدانە بڕاون لە نا جالی کوردی ئەمە واقعاتێ یعنی حقیقەتێکە تۆ ناتوانانی لە مواقعی ئێرەدا بڕی یعنی ئێمە من بۆ خۆم ئەوانەی کە لە مەسا هاوتەمەنی منن کە لەوێین من ڕۆژانە یعنی کە بۆ کۆڵی شتێکی ئاتاری لە ڕێگەی فەیسبووکۆ من لەوانەیە ڕۆژانە دە تازێنامە بۆ کوردستان بنێرم یعنی تو ئەمە واقعی ئێرێ دە پیرۆزبایی بۆ خەڵکە نێری تەلەفۆن ئەەکەی ئیتیسال ئەەکەی ئەم سەردانە ئەەکەی یعنی ئەمە تۆ شتێکە ناتوانین لە مواقع ڕابکەی ناتوانانی پشتکەیتە ئەم تەریخ و تەمەنەی خۆت ئەنیمە قەت ممکن نییە ینی کەس ناتوانێت بەڵام ئەوەی کە من خەممە وەکۆڵی ئەوانەی کە لە ئایندایانەوەی داهاتووی ئێمن ئایاکو ئێمە مهتەمن بۆ مۆزوعە ئەوەشی کە لەوێ ڕوئەدا هەنێکی ئەنی ئەو واقعی کوردستان کاکە بەداخۆمین لە کوردستان ئەوەی کە حکوومەت ئەی گوزارێنێ و ئەگوزاری بەڕاستی منە ئەو پێم وتی ئەمە حکوومەتداری نییە دەسەڵات داریەکە ینی ناوی دەسەڵاتێکە بەڵام بەڕاستی حکوومەت نابێ بەم شێوە تعامل بکە لەگەڵ خەڵکی خۆی و هاوڵاتی خۆی و جا ئەو واقعش فعلەن لەوانەیە لەوێ جۆرێک لە نەک جۆر ینی واقعان ئازادی لە بریتانیا زیاترە خەڵک ئازادترە لەوەی کە دەنگی خۆی هەڵبڕێ لەوانەیە ئەمە سەرکێشە بۆ هەنێشتی نەشیاویش ینی ئینسان بەداخە تۆ من لەوەدا ئەبڕێم ینی من ئینسان فکری خۆم چۆنە چی ئەمە با ئینسان لەوە بچێتە دەرەوە تۆ خۆمەڵێن تۆزێک گەورەتری بیر بکەیتەوە یعنی جێی داخە تۆ وەزیرێکی وڵاتەکەی خۆ بێتەوێت لە بری ئەوەی کە لی کۆبی تۆ شتی خۆشی پێبێ هەواڵی پێبێت تۆ دژی بوەسی یعنی با ئەوە دژی مەسەلەن ئەو وڵاتانە بکرێت کە دژی کورد خەڵکی کوردە کوژنیانی یان بە ئەوە بکرێ بەڵام ئەمە بەوە ناکرێت تۆ جالیە کوردەکە ڕاستکەیت و جالیە کوردەکە لەسەر ڕێەکەی خۆیەتی ئەبێ ئەم خۆی ڕێکاتەوە بە شێوەیە تەسەڕف کە خەڵک ڕقی لی نەبێ یعنی ئەبێ ئەم خۆی چاکە بۆ ئەوەی کە خەڵک خۆشی بوێ یعنی خۆ تۆ ناتوانانی بە وا بکەی خراپبی و بە خەڵک بڵێ بە زۆر وەکو خۆشەویستەکەی مەسەلەن ئەو حکوومەتە دیکتاتۆرانە دەرەچێکە ئەیانێ بە زۆر ڕسم هەڵەواسن و ڕادیۆکە بێ لەسەرەوە بێ باشە ڕاستە لەوانەیە کابرا ئەمە قوبوڵەکە لە ژێر زەختێکە بەڵام کە ئەو دقی ئازادیەکەی بۆ کراوە ئەمە قوبوڵ ناکە هەر ئەوەش یعنی لە ئیسلامە لە دینە لا ئیکراها فی الدین یعنی حتى نان دین کە خوا خەڵقی کردووی بە زۆر ناکرێت یعنی تۆ کابرا بە زۆر بێ منافق دەرەچێ یعنی ڕشتێکی و پیشاندا شتێکی کەکە جا ئەمە ئەبێ هەمەلایەنە مراجعە بکرێ یعنی ئەبێ تۆزێ لە ئاستێکی فراوانتر و گەورەتر و بەرزتر ئەبێ لێوە مراجعەوە بکرێ چەندین دانیشتومان هەیە کە ڕەنگە لە بەریتانیا تازە بن یاخۆ تازە چوونە ئەو وڵاتانەوە کەسانێکمان هەیە تازە ڕەنگیان کۆچیان کردبێت و ئیقامەیان وەرنەگربێ لە هەمان کاتا بینەرێکمان هەیە دڵنیام ڕەنگە بێ بڕوا بۆ ئەو وڵاتانە بژی ئێوە بەرچاوڕۆشنی ئێوە چیە بوو ئەم کەسانە ڕێنماییتان ئەگەر بۆن ئەو کێشانە چێکە ڕوبەڕیانەبێتەوە ژیانکردن لەوێ چۆنە کە تووشی ئەو گیر و گرفتانە نەبنەوە کە دڵنیام ئێوە ئەزمونێکی باشتان هەیە بوو ژیانی کە لەوێ ژیاون و لە بوون ژیانکردن لە ئەوروپا ئاسان نییە ئەگە بتوێ بژیت یاوەکۆی کە زۆر ینی بەڕاستی تۆ بتوێ خێزانە هەبێ بتوێ ماڵە هەبێ بتوێ ماڵێکی تۆکمە ودا مەسەن چاکە هەبێ بتوێ مناڵی باشە هەبێ ڕاستی ینی خۆ من باوەڕم بەوە هەیە ینی کوڕی نوح پێغەمبەر عەلەیهی سەلام بەگوێی باوکی نەکرد یعنی مەواقع ئەمە حەقیقەتێکە کە هەیە بەڵام ئەمە شازە ئەمە حاڵەتی شازن یعنی بەڵام زۆربەی زۆری دایک و باوکان ئاگایان لە مناڵەکان بێ مناڵی باش دەرەچن دوو سێشت زۆر گرنگ ئەو کەسێک کە هێتەوە یەکەم شت بەڕاستی بێ زمانێکی زمان بزانێ یعنی با فێری زمان بێت دوو یا ئەگەر بۆ خوێندنی ئەبێ خوێندنێکی باش بکات چونکە ئەبێ ئیشکە ئیشەکە دەوێت بێ ئیش ناژیت نابێ جگە لەمە ئەبێ میهنە بزانێ بەڕاستی ینی با میهنەی هەبێ دوا بە دوای ئەوە ئەم کەسە ئەبێ ئەو کەسانەی کە ئەیان نێرن دایک و باوکە برایەکە کەسێکە ئەبێ بە جۆرێک ئەو واقعی بۆ باس بکات کە ئەم گەنجە چ کوڕێک بێ چ کچێک بێ بەڕاستی نەفەوتێ
چونکە مەکینەی ژیان لە ئەوروپا زۆر لەوە زەبەلاحتر و گەورەترە کەسێک بتوانێت بەرەنگاری بێتەوە تەنان دەوڵەتێکیش بتوانێت بەرەنگاری بێتەوە چونکە بە تایبەتی یعنی من هەموو جار تەشبیهی ئەەکەم بەوەی کە لەسەر شاخێک لەسەر و شاخەی گۆیژە و ئەزمەر لە کاتێکا بەفرێکی باش باری بێت تۆپەڵی بەفر دروستکە لەسەرەوە غلیکە خوار با بچێتە خوارەوە بە بەردەوام ئەم تۆپە گەورە ئەبێ گەورە ئەبێ تاوای لێ ئەو بەفرانی کە بەردەمی ئەگرن نەک ناتوانن بیوەسێنن لەگەڵی ئەخولێنەوە لەگەڵ خۆی ئەیخولێنێتەوە دوایی وای لێ ئەگاتە بنی ئەرزەکەیە ئەو کوڕ و بەردووشتەشی کە پێویستی ئەوش لەگەڵ خۆی هەرەبات یعنی چکە بەڕاستی ئێستا ڕەوڕەوەی ئەوەی کە پێوترێ جیهانگیری لە ئەوروپا ئاوایە لە مەسائلی خێزانە لە مەسائلی ئافرەتە لە مەسائلی مناڵە لە مەسائلی بەتابەتی کە ئێستا کاکە ڕاگەیاندن و سۆشیال میدیا و ئەمجا یوتیوب و سکرین شاشە لەوە تێپەڕیوە لە ژوورێکی گشتی ماڵەکانە بێ ئەینسە لەسەر هەموو بێدێکی مناڵێک شاشەیەکەیە یعنی چۆن کۆنتترۆڵی ئەمە ئەکرێ یعنی نەک ئاسانێ ئەمە شتێکی زۆر قورسە من خەڵکی ئەوروپی ئەناسم گیرۆدەی دەستی ئەمەیە يعني الله براسي ام جا مسائل كتير هيك انسان بزور بدقيق قصي لسربكا موضوعي درمان خوار مثلا درمان خواردن مثلا مواد مخبيه هوشكركان بقشتي مثلا مواد كحولي بلين مثلا جگره مثلا ام بابتانا يعني ابي ام تشاوري او بكين ك لآینده جیلێکی خراپ پەروەردە بێ بەڵام خۆشبەختانە لە مەقابلی ئەمە خەڵکێکی دڵسۆزی باشیش هەیە بە تایبەتی کۆمەڵێ مزگەوتی زۆر باشەیە کە کاریگەری زۆر چاکیانێ لە سەرجالی کوردی لە شارەکانی خۆیان بەتەکید نا بۆ فێرکردنی مناڵەکان بۆ زمانی کوردی زمانی عەرەبی قورئان خوێندن مناڵەکان هاتوچۆی مزگەوتەکانەکەن ئەم تەنان مزگەوتە کوردەکان نابەتەنها ئێمە بۆ نمونە من لە لەندەن مزگەوتی کوردیمان هەر نییە بەداخەوە یعنی ئەمە نەقسە بۆ ئێمە کە زۆر تەرکیزمان لەسەرەوەی کە ئێمە بێ شتێکی لەو بابەتە ئینشاءالله بەڵێ بەتەماین ینی منیکێکە لەو شتانی هەمێکی گەورەمە کە ئەبێ شوێنێکی وە ینی بە تەواویش ئەمێ خۆمی بۆ یەکلاییکەمە بەڕاستی چکەوە خەمێکی گەورەیە و مەسئولیەتێکی گەورەیە لە ئەستۆی ئێمە یعنی فعلی لێرەوە بسم الله الرحمن الرحیم لێ بکەم وەکو هەنگاوی یەکەم عادەت زانین بە تەمای چیت بە ئەم کۆتایی ئاخری پرۆگرام بۆ تۆ بێم دوو خولەکە سەلامەت وردی کەرەوە پەیامەکەت بگەێنەوە بەشکم خێرەوە منێک لێرە گوێ لێمان بێ وەڵا جا ئێمە فعلەن جالەیەکی کوردی باشمان لە لەندەن هەیە خەڵکێکمانەیە کە مەسەل مزگەوتی سۆماڵی و عەرەب و بەنگلادیشی و پاکستانی و جالەکانی کە بەکارێن غێری کورد چونکە بەداخەوم لە لەندەن ئێستا شوێنەکەیە لە جنوبی لەندەن کە ینی وەکو پێویست هێشتا هەر نەکراوە بەڵام ئەم جالیە کوردە پێویستی بە مەرکەزێکەیە بۆ لەندەن بۆ شوێنێکی دینی لەبەر دوو سێشت یەکەم ئەو مزگەوتەیە ئەتوانین مناڵەکانی تیا کۆبکەین و دەرسی کوردیان پێ بڵین کە مناڵانە فێری کوردیە بن یەک دوو ئەم مناڵانە کە کۆیانەکەیتەوە یەک ئەناسن علاقیان بۆ دروست ئەبێ بۆ نمونەیەکیان لە کولەی توبەیەکە لە کولەی هەندەسەیەکە لە فڵان ئیشەکایەکە لەوێ ئیشەکایەکە نێرسێکە بۆ نمە هەر شتێکە ئەمانە یەک ئەناسن لەگەڵ یەک ئەبنە ڕەفیقی یەکتیوەک چۆن من کۆمەڵە ڕەفیقمە ئێستا لە لەندەناکە یەکمان ناسیوە ئەم مەرکەزە بێتە مەرکەزیەوەی کە ئەم مناڵانە یەک بناسن ئەمە بۆ جالەی داهاتوو جالەیەک یەکتر ناسینمانە بێ ئەم مناڵانە ئەتوانین ئێمە مناسباتی دینی خۆمان و مناسباتی نەتەوەی نیشتمانیشی تیا بکەی زۆر شتێکی ئاسایە تۆ سنتەرەکە توانین بۆمە بەکاربێنی ئەتوانی میوانێک کە هات بۆ ئەوێ زۆر ئاسان تۆ شوێنێکە هەیە ئەتوانی ئەو مناڵیان تیاکۆیت بۆ ڕەمەزان بۆ نمونە کە بە بەردەوامی خۆشبەختانە لە بەریتانیا ڕەمەزان گەرم و گۆڕێکی زۆر خۆشی هەیە یعنی زۆربەی خەڵک ئاسایی ئەچنە مزگەوتەکان ئیفتار لە مزگەوتەکان ئەکرێ قەرەباڵغێکی زۆری هەیە ئەمجا دوا بەدوایەوە مەسەلەن ژنمارە بڕین زەواج مەسەلەی کاکە مردن و یعنی پرسە ئەوانە ئێمە خەڵکێکی زۆر لەوەی جالیەکی هەین و کەواتە داوات پەیامت بۆ جاری کوردی یاخود بۆ کەسانەی ئەتوانن هاوکار بن لەم پرۆژێ جادامزراوە ڕسمیەکان یاخود کەسانی خێرۆمەند وەڵای جا بە دڵنیایی هەر کەسێک ئەو خێرە بکا بێت دڵنیا بێت لەوەی کە سەدەقەیەکی جاریە لە شوێنێکی زۆر گرنگە بۆ خۆی بنیادنێ یعنی من تەمەنام ئەکرد خۆم بمتوانە ینی زۆر تەمەنایەوە ئەەکەم کە بمتوانە شتێکی وا بکەم بەڵام بەڕاستی ئیمکانێتی من ئەوە نییە ینی ئەمە بەیە کەس و دوو کەسیش ناکرێت چونکە لەناو لەندەن گرانە و شوێن گرانە ینی ئەبێ واقعمان لە بەرچاو بێ بەڵام بە دڵنیایی من خۆم وەکو ئیشکردن تایە یعنی ئەمە بینی خۆم و خواین فکرم بۆ تەسمیمم بۆ گرتووە ئەگەر بتوانم لانی کەم نیوەی کاتەکەشمی بەمێ
داینینەوەی بەشێوەی کە بژین و ژیانێکی ئاو بە بەڕێبکەنی خی گەورە نیۆگەی کە خەریکەوە بین کە ئینسان بتوانێت لە هەموو تەمەنیا 2 مناڵ پەروەردە بکە بەڕاستیتەوەنی سەرکەوتوی دنیا و قیامەت. دەست خۆش بێ کاک فەیسەڵگیان زۆر بگرێ و مەمنون بۆ پشتیوان بەخوا پشتیوان سلام خێراتن تەگەینەوە بخۆ حەفیزیش لێگەم زۆر سپاس زۆر وەڵا بەتەکی دێمە کاتێکەمان ماوە دەستان خۆشێش سەرکەوتۆ بن و سپاس و سلام زۆر سپاس سلام خۆشحاڵ فەیسەڵ ئیبراهیم دانیشتوو لە بەریتانیا ئەزیزان دەچینە لای ڤیتێک و بابەتێکی تر لە سێ سادق مەڵبەندی شارەزووری کۆمەڵی دادگەری ڕێزلێنان دەبەخشێتە چەند مامۆستایەکی ئاینی پێکەوە بینەری ئەو بابەتە دەبین. خزمەتکردن و دەستبڕۆیی هەژاران بەبێ ئێوە نابێزانە بەڕاستی هەر کارێکی خزمەتگار بە کۆمەڵگا بە مرۆڤەکان زۆر عایدەشی دەکەی ڕەفع بۆ بەوەی بسەیەکی ئەمانەوە تەلەفۆنێکی ئەمان. ئەمڕۆ پێمان خۆش بوو ڕێزلێنانێکی تایبەت بدەین بە چەند زانایەکی دانیشتووی سەی سادق ئەو چەند زانا بەڕێزە بە نوێنەرایەتی سەرجەم زانایانی سەی سادق هەستاون بە کۆکردنەوەی هاوکاری بۆ دروستکردنی قەبرستانێکی نوێ و تازە و تایبەت بە مردووان لە سنوورەکە چونکە قەبرستانە کۆنەکە مەجالی نەماوە و دەرفەتێکی ئەوتۆی نییە و ناشتنی مردووتایەت تۆزێک زەحمەت بووە ئەوانە ئەم بەڕێزانە زەحمەتیان کێشاوە و پارەیەکی زۆریان کۆ کردوتەوە و زەویەکی تایبەتیان کڕیوە بۆ قەبرستانی نوێی سەی سادق. کامپۆری ناوچەکان هەرچەندە سەرجەم زانایان دەوری چاک ڕۆیی بۆ بەهەشت ئامادەوانی بەڕێز ئێستاش پێویستی پشتیوانی مەزلومان بن کۆمەکی بۆ فەقیر و هەژاران بۆکەنەوە. قەزای سەی سادق مەڵبەندی شارەزووری کۆمەڵی دادگەری ڕێزلێنانێکیاننا لەو 6 مامۆستای بەڕێز کە لە سنووری سیسایقا دیارە 100 مامۆستایەتیایە بە نوێنەری ئەو مامۆستا بەڕێزانە توانیان پارچەیەک زەوی بە بڕی 12 دەفتە دۆلار و پاشان کڕینی حەفارەیەک و پاشان دروستکردنی مزگەوت کە نزگەی 7 دەفتە دۆلاری تێچووە کە ئەلحەمدوللا بووە گۆڕستانێک و بووە شوێنێکەوە خەڵکی سای سەردانی ئەکا مردوەکانیان لێنێژن بۆ یەک دوو مامۆستای بەڕێزی تریش کە هاوکار بوونەوەش بە کڕینی ئیسعافێ بۆ قەزای سەی سادق بۆیە جێی خۆیەتی دەستخۆشی هەم لە مەڵبەندی شارەزووری کۆمەڵی دادگەری بکەین و دەستخۆشی لە هەموو خێرخوازانە بکەین کە هاوکاری ئەم مامۆستا بەڕێزانە بوو لە دابینکردنی و پارچە زەویە بۆیە گرنگە هەرێکێ لە ئاسی خۆیەوە کاری خۆبەخشی گرنگی پێ بدا. کەسێک ئامۆژگاریەکە هێدە خزمەتی کسایەکەکان چی بکەم تەتەوعی کاری خۆبەخشی سنەتی پێغەمبەرانە سنەتی پێغەمبەری خۆمانە. خۆشحاڵم بەوەی کە لە یەکێکم لە مەڵبەندە ئیسلامیەکان لە هەرێمی کوردستانی خۆشەویستە کە کوردستانی ئێمە لە ڕاستیە یەکێ لەو شتانەی کە هەر بە شیر و بە هەر بە مناڵی و خواردوێتی ئیسلامی بوون و دینداری و لەو بابەتانە بووە بۆیە خۆشحاڵم بەوەی کە لە شوێنێکی زۆر پیرۆزا خۆمە بینمەوە و دەستخۆشی لە کۆمەڵی دادگەریەکەم بۆ ئەوەی کە هەستیان بە مەسئولیات کرد کە هەڵوێست و ڕەنجی مامۆستایانی دەڤەری سەی سادق و شارەزووریان لەبەرچاو بوو ئەو 6 مامۆستایە کە هەستان بە ڕێزنان و بە تەشەکورێک بۆیان بە تەقدیراتێک بۆیان بۆیە لێرەوە دەستخۆشیان لە یەکەم کۆمەڵی دادگەری هەرێمی کوردستان دەستخۆشیان لە یەکەم و ئێمە مامۆستایانش لە ڕاستیە ئەتوانم بڵێم ئەمە جێی تەقدیرە ئێمە بۆ کۆمەڵی دادگەری چوە ئێمە هەر کارەکەمان پیشەکەمان هەدەوەیە کە خزمەتی هاوڵاتیان کەین کە ئیشۆ ڕۆشنکردن ئەوە ڕۆژ سوێن بەخوا زێدە ئەمبەر ئێوە ماوەسەباکە باسی دوو ئەمە لاومی ئێوە لێدە ئینشاڵڵا
عزیز باوەکاری هاوکارانم لە پێام و هاوکارانم لە کۆنتترۆل بڕگە بابەتەکانی ئەمڕۆمان پێشکەشکردن تا پرۆگرامێکی تر بەخوای گەورەتان سپێرین خواتان لەگەڵ هەرشاد بن خواتان لەگەڵ.